لە بەرنامەی ئەمڕۆی کەناڵی گەلی کوردستانەوە ڕۆژتان باش من ڕێبینیار ئەحمەدم بە یارمەتی هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆتان پێشکەش دەکەین. بۆ ئەمڕۆ چەند بڕگە و بابەتێکی جیاوازمان بۆ ئامادەکردوون سەربەها سێ تەوەری سەرەکیمان دەبێت کە لەگەڵ میوانەکانمان گفتوگۆی لەسەر دەکەین. ئەمڕۆ لە ئەو ڕۆژانەی کە نەتەوەی گرتووەکان دایانناوە دوو ڕۆژ هەیە. ڕۆژی کودەتای خۆر واتە ئەمڕۆ ڕۆژی یەکەم ڕۆژی هاوینە، وەک دەڵێن درێژترین شەوی پاییزمان هەیە کە درێژترین شەوی کە پێدەوترێت، لە هەمان کاتیشدا درێژترین ڕۆژمان هەیە. ئەمڕۆ درێژترین ڕۆژە، بە زمانێکی دیکە پێی دەگوترێت کودەتای خۆر، واتە خۆر دەکاتە بەرزترین ئاستی خۆی و ڕۆژێکی درێژمان دەبێت. ئەمڕۆی تر یەکەم ڕۆژی هاوینە وردە وردە ڕۆژگار لە درێژبوونەوە وردە وردە کەم دەبێتەوە. ئەمە یەکێکە لە ڕۆژەکان و هەندێک نەتەوە هەیە فستیڤاڵی بۆ ساز دەکەن، هەندێک بابەتی بۆ ساز دەکەن. گفتوگۆی لەسەر ناکەینم تەوەران، گفتوگۆ لەسەر تەوەرێکی دیکە دەکەین. ئەمڕۆ ڕۆژی جیهانی یۆگایە. یۆگا لای زۆر کەس بابەتێکی زۆر گرنگە، چ لە ڕووی دەرونی بێت، چ لە ڕووی وەرشی بێت، یاخود چ لە ڕووی تەندروستی بێت. نەتەوەی گرتووەکان کە ئەمڕۆی دیاری کردووە بە فەرمی لەسەر داوای وڵاتی هیندستان بۆ ئەم ڕۆژەی دیاری کردووە. دواتر دەچینە ناو وردەکاری ئەم ڕۆژە. ئەمە یەکێک لە تەوەرەکانمان دەبێت. لە تەوەری دومی بەرنامەکەمان باز لەو بابەتە نوێیانە دەکەین کە بە تایبەتی تاوەکو ئێستا لە چارەسەری نەخۆشی کۆرۆنا لە پزیشکەکان بە فەرمی لە دەرمانە کیمیاییەکان نەگەشتوونەتە چارەسەرێک. ئەی دەرمانی گیایی و سروشتی هەیە بۆ ئەوەی کە بتوانین وەکو چارەسەرێک وەرەگرین، یاخود پێشەوەی کە توش ببین هەندێک خواردن و هەندێک دەرمانی گیایی و بابەت هەیە کەوا دەکات بەرگری لەشمان ئێمە بەهێز ببێت. چی بکەین بۆ ئەوەی کە لە ڕووی سروشتیەوە بەرگری لەشمان بەهێز بێت؟ مەبەستم لە ڕووی خواردنە سروشتیەکان و خواردنە گیاییەکان. لە زۆر کەس بە ئەو خواردنە گیایی و دەرمانە گیایانە دەوترێت پزیشکی جێگرەوە یاخود دەرمانی جێگرەوە، کە ئەو کەسە پسپۆڕەکان چ ئامۆژگارێکمان دەکەن لەم کاتانەدا، بە تایبەتی ئێستا لە پارێزگای سلێمانی و لە باشووری کوردستان و عێراقیش هەنگاو بە هەنگاو وردە وردە داتاکان زۆر دەبن. لە ماوەی 24 ساعتی ڕابردوودا لە هەرێمی کوردستان زۆرترین دادا لە ماوەی 24 ساعتدا تۆمارکە لە هەرێمی کوردستان و لە عێراقیش بە هەمان شێوە بوو. ئەمە وردە وردە گرفتێکی دروست کردووە، ترسێکی دروست کردووە لە ناو هاوڵاتیان. بەڵام ئیوادارین بابەتەکە نەگاتە تۆقین لەسەرەوەی کە خەڵک بترسێت لێی. ئێمە ڕێنمایەکان لێرە وەکو ئەرکێکی ڕاگەیاندن ڕێنمایی و بابەتەکان دەگەینە هەموو لایەک بۆەوەی هۆشیار بن و پابەندی ڕێنمایەکان بن. لە تەوەری سێمی بەرنامەکەماندا گفتوگۆ لەسەر تەندروستی هەڵەبجە دەکەین. تەندروستی هەڵەبجەش وەکو شوێنەکانی دیکەی هەرێمی کوردستان داتای توشبوو وەک گیان لە دەستدانی شەیە. لە هەڵەبجە ئێستا دوو کەس گیانی لەدەست داوە، بەڵام لە هەڵەبجە گرفتی دیکەی چکە لەو تەندروستی کە هەیە لە سەرتاسەری هەرێمی کوردستان بەهۆی کۆڕۆنا گرفتی دیکە هەیە. بودجەی پێویستیان لە بەردەسان نیە، پزیشک و کارمەندەکانیان هەر پێش ئەوەی کە بە بۆنەی وەرنەگرتنی موچە مان بگیرێت لە نێو پزیشکان و کارمەندانی تەندروستی لە هەڵەبجە لە پێش ئەوە بەهۆی چەند گرفتێکی ئیداری لە بەڕێوەبەراتی گشتی تەندروستی هەڵەبجە ماوەیەکی زۆر پزیشکە پسپۆڕەکان و کارمەندەکانی تەندروستی مانیان گرت. بەردەوام گرفتی تەندروستی هەیە لە هەڵەبجە. ئێستاش ژمارەی پشکنینەکان لە هەڵەبجە هێندەی پێویست نین کە لەم کاتانەدا داتای کۆڕۆنا بەرز دەبێتەوە. لە ماوەی 24 ساعتی ڕابردوودا لە هەڵەبجە هیچ پشکنینێک نەکراوە. ئەمانە هەمووی پرسیارن لە بەرپرسانی بەڕێوەبەراتی گشتی تەندروستی هەڵەبجەی دەکەین. ئەمە تەوەرەکانی تەورە سەرەکیەکانی بەرنامەی ئەمڕۆمان دەبێت. هەروەها گوتمان چەند بڕگەیەکیشمان بۆ ئامادە کردوون. سەرەتا بڕگەی نیگامان دەبێت.
لە نۆی دوانزەی ساڵی 2014 بە فەرمی نەتەوە یەکگرتووەکان ئەمڕۆ یەکەم ڕۆژی هاوین 26 دیاری کرد بە ڕۆژی جیهانی یۆگا. بابەتی ئەم ساڵی ڕۆژی جیهانی یۆگا ناونیشانەکەی بەم شێوەیە لە نەتەوە یەکگرتووەکان یۆگا لە ماڵەوە و لەگەڵ خێزان. ئەمان دەڵێن لەم کاتانەیە زۆر گرنگە کە خەڵک لە کەرەنتینایە یاخود ترس و دڵڕاوکەیەکی هەیە لە ڤایرۆسی کۆرۆنا گرنگە یۆگا بکەن. نەتەوەیەکگرتووەکان خۆی دایناوە لە وێبسایتەکەی خۆی دەڵێت گرنگیەکانی یۆگا ڕێگایەکی باشە بۆ کارکردن لەگەڵ دڵڕاوکێ و گومان و ترس لە نادیار و کەرەنتینا. هەروەهاڵەن گرنگی بۆ تەندروستی شەیە. نەتەوەیەکگرتووەکان بۆ خۆی بۆ دوورکەوتنەوە لە دڵڕاوکێ و خەمۆکی و بێزاری فەرمانبەرەکانی هەر بۆ خۆی لە ناو وێبسایتەکەی خۆی چەند ڕێگەیەکی داناوە بۆ ئەوەی کە فەرمانبەرەکانی دوورکەونەوە لەو دڵڕاوکێ. یەکێک لە ڕێگاکانی داوای لە فەرمانبەرەکانی کردووە کە یۆگا ئەنجام بدەن. هەروەها چەند ڕاهێنانێکیشی بۆ داناون کە کەسانی شارەزا و ڕاهێنانەن بۆ ئەنجام داون کە دەڵێن ئەو کاتانی کە لە کەرەنتینە و ماڵەوەن ئەو ڕاهێنانە ئەنجام بدەن. هەروەها لە پلانی ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO کە لە پلانی 2008 تاوەکو 2030 داناوە داوایان لە خەڵک کردووە بۆ تەندروستیەکی باشتر یۆگا ئەنجام بدەن. ئەمانە هەمووی دانپێدانانن. نەتەوەیەکگرتووەکانیش بە فەرمی خۆی دانیناوە کە یۆگا ڕێکایەکی دروستە بۆ ئەوەی کە دوورکەیتەوە لە بێزاری و خەمۆکی و هەروەها بۆ تەندروستێکی باشیش. ئەمڕۆ لە نەتەوەیەکگرتووەکان خۆیان بەهۆی دوورکەوتنەوە لە ڤایرۆسی کۆرۆنا و پابندبوون بە ڕێنماییەکان چالاکیێکی ئەوتۆ ئەنجام نادەن. بەڵام نوێنەری هێند لە نەتەوەیەکگرتووەکان بە هاوکاری لەگەڵ نەتەوەیەکگرتووەکان ئەم شەو لە سەعات 8 تاوەکو 9 بە شێوەی ئۆنلاین بۆ خۆیان کۆنفرانسێکیان دەبێت یاخود چالاکیێکیان دەبێت لەسەر ڕۆژی جیهانی یۆگا لە تیڤ وێبسایتەکەی نەتەوەیەکگرتووەکان بە شێوەی لایڤ بە شێوەی ڕاستەوخۆ ئەو بابەتە دەگوێزرێتەوە. ئێمە گفتوگۆ لەسەر بابەتە دەکەین ئایا یۆگا چەند گرنگە لەم کاتانە ئێمە ئەنجامی بدەین بە تایبەتی لەم کاتەیە کە کەرەنتینەین و زۆربەی کات لە ماڵەوەین زۆربەی کاتەکانمان لە ماڵەوە بەسەر دەبین ئەوە هەندێک کەسە بێ لەوانە ترس و دڵڕاوکەیەکی زۆری بەرامبەر بە کۆرۆنا هەبێت. یۆگا چه سوودێکی هەیە بۆمان ئەنجامی دەین و ئەو بابەتانەی چین کە دەتوانین هەر کەسێک بە شێوەیەکی سەرەتا لە ماڵەوە بتوانێت ئەنجامیان بدات ئەگەر نەتوانێت بەشداری لە کۆرسێکی شابکات. ئێستا لە ناو هەرێمی کوردستانیش و باشووری کوردستانیش چەند خەڵک بەدەم یۆگاوە دێن. بۆ مەستا میوانداری بەڕێز مامۆستا محمود شێرزادمان کردووە کە ڕاهێنەری یۆگایە و بووماوەیەکی زۆری شەخەریکی یۆگایە. مامۆستا ڕۆژتان باش و پیرۆزیشتان بێ ڕۆژ جیهانی یۆگایە. زۆر سپاس دەکەم. بۆ یۆگا لەم کاتەیە گرنگە؟ یۆگا دەکەن لەم کاتەیە گرنگە. یۆگا هەموو ساتێک گرنگە، هەموو لەحزەیەک گرنگە. بە تایبەتی مەسم ئەم کاتەیە بۆ لەم کاتە زیاتر گرنگە نەتەوەیەکگرتووەکان هێندە گرنگی پێیاوە؟ لەبەر ئەوەی بارودۆخەکە ئێستا لەژێر کاریگەری کۆرۆنا و ئەو بە دوواداهاتانەدایە کە کۆرۆنا ئێستا هۆکاریانە بە شێوێک لە شێوەکان. جگە لە مەسەلەی کۆرۆنا بارودۆخی سیاسی و بارودۆخی کۆمەڵایەتی و بارودۆخی ئابووری جیهانیش بە شێوەیەک لە شێوەکان زۆر ناهاوسەنگە، زۆر تا ئەندازەیەکی زۆر نائەقڵانیە و ئەوەش وای کردووە کە زەرورەتی یۆگا زۆر زیاتر بێ لە جاران. لە پێناو چیە؟ لە پێناو ئەوەیە کە ئاشتی و ئارامی و پێکەوە ژیان و لێبوردەیی و هاوسۆزی و یارمەتیدانی یەکتری و ئەوانە لە ناو ئینسانەکانە بە زۆرەکان پەرەبستێنێ. ئێستا دنیا بە شێوەیەکی گشتی بارودۆخی ژیانی ئینسان لەسەر گۆی زەوی لە هیچ ڕوویەکەوە ینی جێگیر نیە، لە هیچ ڕوویەکەوە سروشتی نییە و یۆگا زانستێکی زۆر عەمەلی و زۆر علمیە بۆ ئەوەی ئینسان بتوانێت خۆی هاوسەنگ کاتەوە، خۆی هەماهەنگ کاتەوە و هەروەها کۆمەڵگاکانیش لە ڕێگای یۆگاوە تۆزێ هاوسەنگ و هەماهەنگ ببنەوە بۆ ئەوەی تا ڕادەیەکی زۆر ژیانێکی سروشتی و نۆرماڵ بژین.
بەڵام مەسەلەی کۆرۆنا چەند شتێکی تریشی ئاشکرا کرد یەکێکەوەی کە ئینسانەکان لە ڕاستیدا لە ترسێکی زۆردا دەژین لە نیگەرانێکی زۆردا دەژین و ئینسان زۆر لاوازە لاوازترە لەوەی کە تەسەوریان دەکرد کەس نەیدەزانی کە ئەوەندە لاوازە مەسەلەن بۆ نمونە بە هاتنی بە بڵاوبوونەوەی ڤایرۆسێک ینی ئەوەندە دەشڵەژێ و ئەوەندە دەترسێ و ئەوەندە قەلق دەبێ و ئەوەندە نیگەران دەبێ و ئەوە ئەم کۆرۆنا زۆر خاڵە لاوازەکانی ئینسان و حتا خاڵ لاوازەکانی عیلم و قوتابخانە فەلسەفیەکان و ئەدیان و هەموو بوارەکانی تریشی تا ئەندازەیەکی باش ئاشکرا کرد ینی ئەم کۆرۆنایە کە پەنجەی لەسەر خاڵە لاوازەکانی تاک و کۆمەلگاکان داناوە ئەو خاڵێکی زۆر پۆزیتیڤە کە تاک و کۆمەلگاکان بیر لەوە بکەنەوە کەم خاڵە لاوازانیانی تر نەهێڵن یۆگا ڕێگایەکی زۆر دقیقە زۆر وردە زۆر بێگرێ و گۆڵە بۆ ئەوەی ئینسان بتوانێ هەم خاڵە لاوازە تاکە کەسیەکانی و هەم کۆمەلگاکان خاڵە لاوازە گشتیەکانی خۆیان تا ئەندازەیەک چۆن بینەکان خۆشی دەڵێت بە یۆگا دوور دەکەونەوە لە ترس و دڵەڕاوکە و خەمۆکی و بێزاری یۆگا چۆنەوەمان پێ بەخشێت لەبەرەوەی یۆگا سەرچاوەکانی ترس و خەمۆکی و دڵەڕاوچی و ئەوانە لە ئینساندا زۆر بەباشی ئاشکرا دەکات مەسەلەن بۆ نمونە گەر تۆ ئێستا خەمۆک بی یا بترسێ یانی گەران بی یۆگا وات لێ دەکا یەکەم و دوی ڕیشەی ترسەکەکەی و دوی ڕیشەی خەمۆچەکەکەوی و دوی ڕیشەی نیگەرانێکەکەوی بزانی مەسەلەن بۆ نمونە ئەم حاڵەتە لە تۆدا لە چۆوە سەرچاوە دەگریانی ڕیشەکەی کوێ لە چۆوە هەستاوە لە چۆوە هاتۆ ڕیشەکەی بدۆزیتەوە لە خۆتە ینی فێری ئەو تەئەمولەت دەکا فێری ئەم تێڕامانەت دەکا کە ئەگەر حاڵەتێکت تێدا هاتە سەرە و حاڵەتێک تێدا ئاشکرا بوو تۆ لەگەڵ حاڵەتەکە ینی شەڕ نەکە یەک دوو تەسلیمی حاڵەتەکە نەبی حاڵەتەکە بتبا لەگەڵ خۆی بەخوو بە پێچەوانە و دوی ڕیشەی حاڵەتەکەکەی بزانین مەسەن بۆ منەکە تۆ دەترسی ئەم ترسە لە چووە سەرچاوی گرتووە تۆ بۆ دەترسی باشە شتێک لە تۆدا لە شوێنی خۆی نیە بۆیە دەترسی شتێک لە تۆدا لە شوێنی خۆی نییە بۆیە تۆ دڵ ڕاوچێتەیە بۆیە قەلق دەبی بۆیە تووشی سترێس دەبی یۆگاوات لێ دەکات تۆ بڕۆی بەرەو ڕیشەی شتەکە بڕۆی ئەو بدۆزیتەوە کە ئەو دۆزێەوە چارەسەری دەکەی ینی بینین و چارەسەرکردنی حاڵەتەکە ئەوە یۆگا یارمەتیت دەدا کە ئەم ڕیشەی ئەم حاڵەتانە لە خۆتدا نەهێڵی لەبەر ئەوەیە کەسێک کە یۆگا دەکاوە بە بەرنامە یۆگا دەکاوە بە منەظەمی یۆگا دەکا زۆر بە ئاسانی هەموو بارودۆخەکان تێدەپەڕێنێ چ بارودۆخی شەخصی چ بارودۆخی کۆمەڵایەتی و جیهانی زۆر بە ئاسانی زەفەر بە هەموو بارودۆخەکان دەبا لەبەر چی لەبەر ئەوەی هیچ بارودۆخێک شخصی بێ گشتی بێ پەیوەندی بە لەش ساخیەوە هەبێ پەیوەندی بە زێهنەوە هەبێ پەیوەندی بە هەر شتێکەوە هەبێ لە دەرەوە ڕا ناتوانێت ئینسان کۆنتڕۆڵ بکە ئیلا دەبێت لە ناوە تۆ زەمینەت هەبێ لە ناوە بوارت هەبێ ئەو دەتوانێت کۆنتڕۆڵ بکە یۆگا ئەم بوارانە ناهێڵە لە ناوەوە لەبەر چی لەبەرەوەی کە تۆ وەسڵ دەکاتەوە بە ئەسڵ و ئەساسی ژیانەوە لە ناوە هاوسەنگت دەکاتەوە لە ناوە هەماهەنگت دەکاتەوە لە ناوە یەک دەستت دەکاتەوە لەشت و زێهنت و ڕۆحت دەکاتەوە بە یەک پێکەوە هەماهەنگیان دەکاتەوە هاوسەنگیان دەکاتەوە ئەنجامدانی لەبەر ئەوەیە لە سروشتا لە ناو دەنگی سروشتا باشترە ئەنجامی بدەی یا لەگەڵ موزیکێکە ئەوەی کە موزیکانی یۆگا هەن یۆگا لە هەموو شوێنێک دەتوانی ئەنجامی بدەی بە تایبەتی لە ناو سروشتا زۆر گرنگە بە پرسیارەکەت پرسیاری چابوو بام ئاماژە بە هەندێک خاڵ بکەم مەسەن بۆ نمونە ئینسانەکان لە لەشی ئینسانەکاندا مۆڵگەی تاقە زۆرە باشە یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کە ئینسانەکان دەترسێن پەیوەندی بۆ مۆڵگانەی تاقەوە هەیە ئەوانەی کە شارەزای یا بینیوانە کە پزیشکی دەرزی ئاژنین هەیە ئۆنێ پزیشکی دەرزی ئاژنین کار لەسەر ئەو مۆڵگانی تاقە لە لەش ئینسان دەکا و قسەی بۆیە دەکەم بۆی کە هاوڕێیان بزان کە باسی چیەکەین ئەو مۆڵگانی تاقە لە لەشی ئێمەدا بێ ئەژمارن و ئەو پزیشکی دەرزی ئاژنە ڕێک دەزانێ مۆڵگەی تاقەکە کوێیە ڕێک دەرزەکە لێوێ دەدا مۆڵگەی تاقا یا خولگەی تاقا لەو سپەیسە
تاقە بۆ لەشی ئێمە وەردەگرێ لە لەشی ئێمەدا بێ ئەژمار مۆڵگەی تاقان لە یۆگادا پێیان دەکوترێت چاکرا بەڵام حوتیان کەوتونەتە سەر بڕبڕی پشتەوە حوت دانیان کەوتونەتە سەر بڕبڕی پشتەوە ئەوانە ڕئیسین سەرچین ئەگە کەسێک ئەم چاکرایانەی ئەو مۆڵگانەی تاقی مخولگانی تاقی بە باشی تاقە وەرگرن هەموو لایەنەکانی شەخصەکە ئینەرژی پێویست وەردەگرێ سەلامەت دەبێ بەهێز دەبێ بە ئیرادە دەبێ و بە هیچ شێوەیەک تووشی هەستەکانی وەکو خەمۆچی قەلەقی ترس لە ڕاوچێ و ئاونە نابێ بۆ نمونە ترس پەیوەندی بە چاکرای یەکەمەوە هەیە کە کەوتوەتە سەر کلێنچکەوە یعنی خولگەی تاقی یەکەم ئەمە لە یۆگای میدیتیشن بەکارهێن نە هەرکولەن یۆگا بەگشتی باشە ترس پەیوەندی بە مۆڵگەی یەکەمی تاقەوە هەیە لە ئینساندا کە کەوتوەتە سەر کلێنچکە باشە و ترس لە مردن دایکی هەموو ترسەکانە شوێنەکەی ئەوێ ئەو چاکرایە ئەو مۆڵگەی تاقی یەکەمە مرکزی ترسە ئەگەر کەسێک ئەو مۆڵگەی تاقی یەکەمەی جوان ئیش بکە بەردەوام تاقە وەرگرێ ئەو کەسە لایەنی فیزیۆلۆژیەکەی لایەنی خاچی جەستەی باشە لەگەڵ زەوی و لەگەڵ تاقەکانی زەوی لە کۆنێکتی بەردەوامدا دەبێ تاقە وەردەگرێ ئینرژی وەردەگرێ و بەهێز دەبێ و خۆی ڕازی دەبێت لە ژیان لەسەر زەوی چێژ دەبینێ لەسەر زەوی و لەشی ساغ و سڵامەتە باشە بۆ ئەوەی ئێمە ئەو چاکرایانەمان ڕێک بێ من ئاماژە بە چەند خاڵ دەکەم زۆر ئەم چەند خاڵە گرینگن یەکێکیان ئەوەیە کە خۆت بدەیتە بەر تاقە وزەی ژیان ئەم وزەی ژیانە لەکوێ هەیە بە قەولی جەنابەت لە ناو تەبیعەتا زۆرە لە شوێنێکا کە تەبیعیە لە شوێنێکا کە سروشتێ و سروشتەکەی کەمتر دەستکاری کراوە باشە هەموو ئینسانێک لازمە خۆی بداتە بەر تاقەی سروشت لە شار جارجار بچێتە دەرەوە بچێ لە ناو شار لە دەرەوەی شار لە ناو تەبیعەت پیاسە بکە بۆ ئەوەی مۆڵگەکانی تاقەی و ئێلێمێنتەکانی خاک و ئاو و ئاگر و هەوا و ئەتەر لە تەبیعەت وزە وەرگرن ئێلێمێنتەکانی خاوێن بێتەوە بۆ ئەوەی ڕێژەی لەش ساغی هەمیانی لەش ساغی هەم لەشی هەم زێهنی هەم ڕوحی بەرز بێتەوە بچێتە ناو تەبیعەتەوە یعنی یەکەم شت خۆ بداتە بەردەم تاقەی تەبیعەتەوە دووهەم ئەگەر ئوستادەکان باسی تاقەی ئوستادیش دەکەن هەموو ئوستادێکی ڕاستەقینەی یۆگا تاقەیەکی زۆر ئینرژێکی زۆر باشی هەیە جەستەی ئەتەرەکەی زۆر بە قووەتە هەر پسیتە مەجلیسەکەی یا بەری کەوی یا دەگەڵی هاوڕێتی بکەی بە بێوەی کە ڕاهێنانیشت پێ بدا یا پێنەدا مۆڵگەکانی تاقەی تۆ و ئورەی تۆ شارژ دەکاتەوە شعنی دەکاتەوە و بەم شێوێت تۆ دەپارێزە لە زۆر شت خاڵ یەکەمەوەیە کە خۆت بدەیتە بەر تاقەچی تەبیعەت بێت ئوستادێکی مامۆستایکی ڕاستەقینەی یۆگا بێ دوو کە زۆر گرینگە ڕەنجی خۆراکە بەتایبەت ئێستێ لەم سەردەمی کۆرۆنادا ئەمانە زۆر گرینگن ئەم خاڵانە ڕەنجی خۆراکە ئەم چاکرانە ئەم مۆڵگانی تاقەی سەر لە شێمە بە جۆرەی ئەم فریکوێنسی کە هانم لەرەی کە هیانە ئێستا کامێراش هەیە ڕسمی چاکراکان و ئورە دەگرێت باشە بە جۆرەی ئەم لەرەی هیانە هەرێکی ڕەنجێک دروست دەکات چاکرای یەکەم ڕەنگەکەی سوورە ئەوەی کە پەیوەندی بە ترسەوە هەیە چاکرای دووەم ڕەنگەکەی پرتەقاڵێ پەیوەندی بە چێژەکان و بە غەریزەکان و حەز و ئارزوەکان و بە هەستەکانەوە هەیە چاکرای سێهەم ڕەنگەکەی زەردەکەوتۆتە سەرگەدە پەیوەندی بە ئیرادەوە هەیە پەیوەندی بە ئاگر و بە هەزمەوە هەیە چاکرای چوارەم کەوتوەتە سەر ناوەڕاستی قەفەزەی سینگ ڕەنگەکەی سەوزە پەیوەندی بە ڕق و قین و بە عەشق و بە خەفەت و بەمانەوە هەیە هەموو کەس کە خەفەت دەخواست سەر دڵی تون دەبێت ئەو چاکرایەتی کە تووشی کێشە دەبێت لە کاتی خەفەت خواردنە کە ڕقی هەڵدەستێ سەرسینجی تون دەبێت هەناسە بڕچێ دەبێت ئەو چاکرایەتی کە لە ڕووی وەرگرتنی تاقەوە ناهاوسەنگ دەبێت و تووشی حاڵەتانە دەبێت چاکرای پێنجەم چاکرای گەر و کەوتۆ سەرقوڵکی گردن ڕەنگەکەی شینێکی ئاسمانی جوانە پەیوەندی بە قسەکردنەوە هەیە باشە و چاکرای شەشەم کەوتۆتە سەر ناوچاوان چاوی سێهەم ڕەنگەکەی ڕەنجێکی نیلی جوانە چاکرای حوتەم لە کەوتۆتە تەوقی سەر مۆرە ڕەنگەکەی کە تۆ خواردن دەخۆی دەبێت خواردنەکەت لە 24 ساعتە لەو حەوت ڕەنگەی تێدا بێ ینی ئەو حەوت ڕەنگانە ڕەچاوکە ینی کە خواردن دەخۆی دەبێت خواردنی ڕەنجی بخۆی چونکە ڕەنگ خواردنە ڕەنگ دەوا و دەرمانە هەر بابەت لەگەڵ خاڵی سێهەم
جوێ لە مۆسیقا بگرێ، مۆسیقای زۆر ڕاقی، مۆسیقای سورنەتی، مۆسیقای زۆر هوەری باشە، جوێ لە مۆسیقا بگرێ، بەو شێوە چاکراکانی ڕێک دەبنەوە. ئەگەر کەسێک ئەم خاڵانە ڕەچاو بکە، یۆگا ینی ئەمانە. ئەگەر تۆ ئەم خاڵانە ڕەچاو بکەی، مەسەلەن بۆ نمونە ئەم کارانە بکەی، تۆ لەشت بەهێز دەبێ. اینجا کە لەشت بەهێز بوو، ئیرادە لە لەشتەوە هەڵدەستێ، ئاگایی و هۆشمەندی لەوێەوە هەڵدەستێ، ینی کە لا ئیرادی تۆ ئیتر بەهێز دەبی ناترسی. ئینەی ناو دەستیشت وازانە کێکە لەوانەیە کە ئینێرجیت پێیاوانە ئەمە وەکو قەزوانی کوردەواری وایە، بەس ڕوودراکشای پێ دەڵێن، هەربەری درەختە لە شۆستانەکانی هیمالایە دەڕوێ. ئەمە بەڵێ ئەمە حاڵەتی شیفا و ئەوە هەیە، وزەیەکی زۆر پۆزتیڤ و خۆشی هەیە. قەزوان و ئەوانش هەیە، بەڵام تا ئەندازەیەکی زۆر کەمتر، بەڵام فریکوێنسی ئەوە لەرەی ئەمە زۆر مەرجە لە دەستا بێ نەوەڵام مەرز نییە بەزیت نامە بەس ینی ئەتوانی بۆ نمونە ئەگەر بە ملوان کەش ببی کەیتە ملەتیان هەش بەڵە هەیە بە ملوان کەش لە دیکەنم چونکە بیریمەوە بەڵێ ئەی بە مامۆستا باسی سوودە تەندروستیەکانی بکەین. سوودە تەندروستیەکانی یۆگا چین؟ سوودە تەندروستەکانی لە ئەژمار نان و ئەوەشت پێ بەڵام داهاتووی مرۆڤ هەم داهاتووی عیلم یۆگایە، ینی یۆگا فەرمی WHO توێتی لە پلانی 2010 بۆ 30 یۆگا بکەن تەندروست دەبن. دقیقاً، چونکە یۆگا با پێت بڵام، یۆگا زانستێکی زۆر گشتێ کە هەموو بوارەکانی ئینسانی بەوردی ناسیوە. باشە، هەموو بوارەکانی ئینسانی بەوردی ناسیوە، هەم لایانی جەستەی، هەم لایانی زێهنی، هەم لایانی ڕۆحی، زۆر بەوردی هەموو بوارەکانی ناسیوە. یۆگا یەک فاریزەی تێدانێنێتەوە سەر واقعی ئینسان. مەسەن بۆ ئێستا لە علومەکانە زۆر هەیە، یەک دنیا زانست هەیە، کۆلێژی هەیە، خەرجێکی زۆری لێ دەکرێت، نامهوێ ناویان بێنم، بەس گریمانە و تیۆرن نانەوە سەر واقعی ئینسان، ینی ئەم علمە ئەو شتەی کەەوە علمە باسی دەکات لە ئینساندا نییە. باشە، بۆیە هیچ تەسیرێکی لەسەر ژیانی ئینسان نییە. بەس یۆگاوانی یۆگا زۆر بە دەقیقی، زۆر بە وردی لایەنە جۆرەکانی ئینسانی ناسیوە. باشە، دەکرێت علم بێ، دەکرێت عیرفان بێ، ئەم دوانە زۆر بە وردی یۆگا تیشکی خستوتە سەری. بەڵام ئاین نییە ئەوەی کە لە هەندێک خەڵک هەیە. نانا پەیوەندی بە دین و ئەم شتانەوە نیە، و کاریشی بەوە نییە کە تۆ کاری بەوە نیە کە تۆ چی دەپەرستی، چی ناپەرستی، باوەڕت بەچێ باوەڕت بەچی نییە. کاری بەوەیە کە تۆ چیت، تۆ چیت و لە چی پێکاتوی و چۆن ئەو پێکاتانەی خۆت بناسی و چۆن هاوسا ببوورە بۆ ئەوەی کە ئینوێ سوودە تەندروستیەکان ئەگە بۆم بشمێری سپاس دەکەم هەندێک لە سوودە تەندروستیانەی کە کەسێکی یۆگا بکات، چۆن بەتایبەتێسە زۆر باسی بەرگری لەش دەکەین کە بەرگریەکی بەهێزت هەبێ دەتوانی ڕوبڕی کۆرۆنا ببیتەوە. سوودە تەندروستیەکانی ئەوانەی کە دەیکەن ئەوان دەزانن سوودە تەندروستەکانی بێ ئەژمارن لە دوو ڕۆوە. یەکێکیان بە پلەی یەکەم یۆگا پێشگیری چاکرد، پێشگیرێکی زۆر بەقووەتە. ینی مەسەلەن بۆ نمونە پێشەوەی کە چارەسەر بێ پێشگرە، ینی ناهێڵە تۆ تووشی، ینی واد لێ دەکا کە تووشی نەخۆشی و ناخۆشیەکان نەبی، هەمیشە ئامادەبی ئەگەر تووشی حاڵەتێکی نەخوازراوبی لەشت ئەم حاڵەتە، ئەم نەخۆشیە یا ئەم ناخۆشیە وەرنەگرێ، ڕەتیکە. باشە، زۆر پێشگیری چاکە. دوای ئەوە زۆر چارەسەری چاکە. مەسەلەن بۆ نمونە ئێمە هەندێک نەخۆشیمان هەیە 5% نەخۆشیەکان بیراسین. مەسەلەن بۆ نمونە لەوە بترازێ ئەگە تۆ یۆگا بکەی ئەو 95% نەخۆشیانی تر مەگەر هەڵەیەک بکەی، لەحزەیەک لە لەحزەکان هەڵەیەک بکەی، هاوسەنجی خۆت تێک بدەی، نەخۆشی زەفرت پێ دەبات. یۆگا دەڵێت چی؟ یۆگا دەڵێت نەخۆشی نەتیجەی ناهاوسەنجێ، نەخۆشی نەتیجەی نامونەظەمێکە لە تۆدا، ینی ناڕێک و پێچێک لە تۆدا هەیە بۆیە نەخۆش دەبی. وە نەخۆشیەکە یۆگا دەڵێت چی؟ یۆگا دەڵێت نەخۆشیەکە چارەسەرە، ینی کە نەخۆشی دەگری بۆ لەش ساغی نەخۆشی دەگری. باشە، ینی پێت دەڵێ شێوازی ژیانت، شێوازی بیرکردنەوەت هەڵەیە ڕێکیکەوە، یعنی نەخۆشیەکە چارەسەرە، نەخۆشیەکە نەگەتیڤ نیە، پۆزیتیڤە، مێسێجێکە پێت دەڵێ کە شێوازی ژیانت هەڵەیە، دەبێت شێوازی ژیانت بگۆڕی، بیرکردنەوەت هەڵەیە دەبێت. کاریگەری هەیە لەسەر بەرزبوونەوەی بەرگری لەش؟ جا
یەکشت پێ بڵم ئینسانە گەر مەسەن بۆ نمونە بەشێک لە مەرحەلەیەک لە یۆگادا پێی دەکوترێت پڕانایامە لە ئاشتانگا یۆگادا یۆگا 8 مەرحەلەیە مەرحەلەی چوارەم پێی دەکوترێت پڕانایامە یانی چی یانی پەرەپێدانی وزای حیات لە ڕێگای تکنیکی هەناسەوە باشە یۆگی یا ئەو کەسەی کە یۆگا دەکات یەکەم هەناسەی سروشتی دەکرێتەوە فێر دەکرێت کە هەناسەی تەبیعی چۆنە بە منداڵی هەموو کەس هەناسەی تەبیعیە دوایی کە گەورە دەبێت زێهنی وردەوردە قەرەباڵغ دەبێ و ئەوە دەبێ هاوسەنج و کونەکانی لوتی تێک دەچێت هەناسەشی تێک دەچێت دەبێ بە ناتەبیعی یۆگا ئەمەد بۆ سروشتی دەکاتەوە دوای ئەوە تەمرینەکانی هەناسە وا دەکەن کە تۆ 100% سیەکانت پڕکەی لە ئۆکسیژن پڕکەی لە هەوا کە 100% سیەکانت پڕکرد لە ئۆکسیژن 100% خانەکانی لەشت ئۆکسیژنی پێدەگا هەمویان زیندوو دەبن هیچ هێزێک نیە لەسەر لە ئەوە هیچ هێزێک هیچ ڤایرۆسێک هیچ باکتریایەک لە ناو تەبیعەتە ئەو هێزەی نییە بتوانێ کۆنتڕۆڵی خانەیەکی 100% سڵامەتی ئینسان بکە علمیش پێشڕاستی ئەم قسەیە دەکات هیچ یۆگێک تووشی کۆرۆنا بووە تا ئێستا نا لەسەر تاسەری جیهان یا لەسەر تاسەری جیهان هیچ خەبەرێک نییە کە هیچ یۆگێک توش بێ بەس یۆگەکانیش لەحزەیەک هەڵە بکەن توش دەبن ئەوە نییە مەسەلەن تۆ بڵێ یۆگەکان توش نابن با یۆگەکانیش ئەگەر هەڵە بکەن ئەگەر هەڵەیەک بکەن لە جۆرەی ڕاهێنانەکان مەبەستە نەک لە جۆری ڕاهێنانەکان نا مەسەلەن بۆ من لە شێوازی ژیانی ڕۆژانە باشە ئەم پەیوەندی بە ژیانی ڕۆژانە شەو هەیە ڕێخستنی ژیانی ڕۆژانە ئەیچۆن تۆ دەبێ ژیانت هاوسەنگ بێت دەبێ خۆت لە ناوە هاوسەنگ بی ژیانت هاوسەنگ بێ اینجا دەتوانانی لە بۆ هەموو تەمەنەکانە بێت یۆگا بەڵە بۆ هەموو تەمەنەکان دەبێت ئەی منداڵێکیش دەتوانێت یۆگا بکات بەڵە منداڵیش دەتوانێت کەسێکی بەتەمەنیش بەڵە کەسێکی بەتەمەنیش دەتوانێت یۆگا بکە و حتا تۆ ئەگەر بۆ منە لە ژیانیا هیچ یۆگای نەکردبێ و کەسە بەتەمەنە دەتوانێت لە سەرەتاوە دەست پێ بکات بەڵە دەتوانێت لە خاڵی سفرەوە دەست پێ بکە باش بابێن سەر کوردستان ئەی کوردستان چۆنن لە یۆگایە هاوڵاتیانی خۆمان دێن بەدەمی یۆگاوە یۆگین یۆگا ئەنجام دەدەن کوردستان زۆر لەبارە بۆ یۆگاوە ئەو چەند ساڵشکە ئێمە لە ماڵی یۆگای هەناسین ماڵی یۆگای هەناسەمان داناوە لەگەڵ خەڵک سەر و کارمان هەیە پێشوازی زۆر باش بووە باشە ئەو ماوەیە تۆزێ لەبەر بارودۆخی کۆرۆنا تۆزێ هاوڵاتیان تۆزێ ئەوە دەکەن خوان مڕاحات دەکەن کەمتر دێنەوە بەشداری دەکەن لە کۆرسەکان بەڵام بەگشتی پێشوازی خەڵک زۆر باشە و اینجا یۆگا زۆر زیاتر لە هەر میلەتێکی تر لەو ناوچەکە بۆ کورد زۆر لازمە کورد زۆر پێویستی بە یۆگا لەبەرچی لەبەرەوەی کە کورد یەکەم دوو فاکتەر هەیە لە کووردا زۆر گرینگە یەکێکیانی ئەوەیە کە کورد لە ناو خۆیدا ناهاوسەنگە کورد لە ناو خۆیدا شپرزەیە کورد لە ناو خۆیدا یەکگرتوونێ کورد لە ناو خۆیدا هەماهەنگنێ دوو لە ناوچەیەکی زۆر ناهاوسەنگ و ناهەماهەنگی شەڵکەوتووە کە ئەم ناوچەیە مەسەلەن ڕەگەزپەرستی زۆر تێدایە دیکتاتۆریەتی زۆر تێدایە زۆڵبی تاریخی زۆر تێدایە دوای ئەو ناوچەیەکی دەوڵەمەندە تەماعی هەموو دنیای لەسرە لەبەر ئەوە کورد پێویستە کورد لە هەموو میلەتێک زیاتر پێویستی بە یۆگایە و لێتی ناشارمەوە دەبوو ئەوانەی کە لە کوردستان پێشڕەوی خەبات و پێشڕەوی پرسیارەکان سەرکردە جیهانیەکان و سەرکردە کوردەکان یۆگاکەن هێندە ئاگادار بیتەوە نا یۆگا ناکەن بەس یەکێک لە یعنی ئەگەر کەسێک سیاسی بێت یۆگا بکات سیاسیەکی منسیفە بێ ئەگەر کەسێک سیاسی مەسەن بۆ منەی من نمونەمان هەن زۆر سەرکەوتون وەکو مەسەلەن بۆ نمونە مەهاتما گاندی یۆگی بووە سەرۆکایەتی خەباتی ڕزگاری خوازی هندوستانی کردووە زۆر بە ڕئیس وزەرای هیندستان ئێستا خۆی بۆ خۆی یۆگاکات بەڵام مودی خۆی یۆگا من ڤیدیۆکی بانکی بۆنیشم بینی سکرتێری پێشووینەتەوە گرت ئەویش یۆگا دەکات بەس هەر کولەن بەگشتی باە سەرکردەی کوردمان هەیە یۆگا بکە نایکەن بەس کە تووشی حاڵەتێک دەبن تووشی نەخۆشیێک دەبن دکتۆر پێیان دەڵێ یۆگا بکەن من ئاگام لە یەک دوو کەیس هەیە بەڵام لەبەر ئیگۆیان زۆر سەرکردەکانی کورد بەتایبەت لەبەر ئەو خاڵە زۆر پێویستە یۆگا بکەن ئیگۆیان نەفسیان منیان زۆر زلە زۆر گەورەیە زۆر قەبێ حتا چەند سەرکردەی کورد هەیە دکتۆر پێی وتو یۆگا بکە
ینی ئیگۆی ئیزنی پێ نادا یۆگا بکە یا مەسەرەن بێ بۆ کۆرسێکی یۆگا یا مەسەرەن ئەمانە ئەم حاڵتانە هەیە ئەگەر سەرکردەکانی یۆگا بکەن و خەڵکەکەی یۆگا بکە یەکتر قوبولکردن و بەجێگانی ئەرکەکان و ئەوانە زۆر ئاسان دەبێت ینی زۆر بەباشی کەسەکە تووشیم دەزانێت گرفتە سیاسیانە نابین نانە بە هیچ شێوەیەک من لەوە دڵنیات دەکەم و لازمە بە پلەی یەکەم باش باوکو دوا پرسیارم بێ ئەم زانستە هێندە زانستێکی گەورەیە خۆشت ئاماژت پێ بۆ لە خوێندن بۆ لە کۆلێجەکان ناخوێنرێت لە پەروەەردە لە خوێندنی باڵا هۆکارەکەی یەک شتەکە ئەوانەی کە لە چ وڵاتێک هەیە بخوێنرێت وەکو کورسی خوێندن لە ناو منهەجا هەبێ لە هندستان هەیە لە هندستان هەتا وەزارەتی هەیە ئەسان هندستان با پێ بڵم شارستانێتی هندی ینی شارستانێتی یۆگا ینی یۆگا ئەم پێشکەوتانەی ئێستەی هندستان پەیوەندی بە یۆگاوە هەیە یۆگایە باشە هەمووی یۆگا لە هندستان لەسەڵات چەندی هندستان یۆگاکەن یۆگا لەوێ بەشێکە لە ژیانی خەڵک باشە بەشێکە لە ژیانی خەڵک ینی لەوێ خەڵکێکی زۆر هەیە تەبان یۆگا دەکە هیچ بەڵام ژیانی ڕۆژانەی خەڵک بەشێکی زۆری ینی ئەگەر پرسیارەکەم بۆ دیوە بکەم هندستان ئەم پێشکەوتنە پیشەسازیە گەورەی و ئابوووریە گەورەی و یەکێکە لە وڵاتە زەلهێزەکانی جیهان و هەرچەندە خەڵکی هەژاریشی زۆری تایە تۆ بەشێکی ڕابتەکەیتەوە بۆی کە سەرکردەکان و خەڵکە پێشەنگەکانیان یۆگاکەن هەمویان یۆگین هەتا با پێ بڵم ئەوانش کە مەسەرەن بۆ نمونە لە ئایتی و لە ماتماتیک و لە بوارە عیلمیەکانە داهێنانیان کردو هەمووی بەهۆی مدیتیشنەوە ئەو کارانیان کرد هەڵدانیاوەوە لە کوردستان بۆ نوێی خەنە ناو پەروەردەوە وەڵامی ئەگەر خوێنی باڵاش نەبێ خۆم شخصەن چەند هەوڵێکم داوە هەندێ پەیوەندیم دروست کردو هەندێ بەرنامە پرۆگرام داوە بەڵام دەرگ نەکراوە پێشوازی لێ نەکراوە ینی بەداخەوە کێشە لاوەچیەکانەوەندە خەڵکیان بردومان خوێندنگا هەیە لە هەر لە نەو سلێمانیا یۆگایان هەیە خەن نابێ ئاوە یۆگا دەبێت زای چۆن بێ یۆگا دەبێت لە داینگەوە دەست پێ بکە یۆگا دەبێت لە تۆی سەوتت بۆ هەموو تەمەنەکان دەبێت لە داینگەوە دەست پێ بکە و بەڕسمی دەست پێ بکە و منهەز لەسەر ئاساسی یۆگا ئەو خوێندنگایکی ناحکومیە ینی تەنها کۆرسێکیان ئەوە هەر باشە بەڵام زۆر تاسیری نابێ ینی دۆتەوێ وەکو چۆن کوردی ئەخوێنی ئینگلیزی خوێنی بابەتە زانستەکان ئەخوێنی یۆگاش بەو شێوەیە بێ لە منهەج و پرۆگرام دەست پێش خەریب بکەنەوە لە کوردستان جامی بن ئێمە خۆ بەخش لە خزمەت دەین بەس ناڵم کێشەی لاوەچی ئەوەندە زۆرە پرۆگرامەکان پێشکەشی وەزارەتی پەروەردە بکەن بەبزانی موافقت من خۆم پێشکەشم کردووە ینی وەڵام نەدراوەتەوە ینی ئەوەندە کێشەی لاوەچی هەیە دەسەڵاتدارەکان ئەوەندە بە کێشەی لاوەچیەوە سەرقاڵ ناپڕژێنە سەرم شتە استراتیژیانە تەنها لە ڕاستیدا مەسەلەن ئەمە استراتیژیەکە بتهەوێ مەسەلەن ئەم وڵاتە سەربەخۆ بێ بتهەوێ میلەتی کورد بەڕاستی ببێ بە میلەت لەسەر پێی خۆی بوەستێ دەبێ دروستی کەیتەوە چۆن دروست دەبێتەوە لە ناخەوە دروست دەبێتەوە و دەبێت کار لەسەر تاک بکەی ینی هەر تاشێک بە شخصی دەبێت پەنابەرین بەر یۆگا بەڵە دقیقەن ئێستا یۆگا من خۆم ئێستێ ڕێک لەم ئاخری پێ درکاندم ئێستا خەریکم بیر لە شتێک دەکەم و یۆگا بۆ کورد چۆن وا بکەین مەسەلەن بۆ نمونە زۆر ئاسانیشە قرس نییە چۆن وا بکەین مەسەلەن تاکەکان خۆیان لە ناخەوە خۆیان دروست بکەنەوە باشە ئێستا هەموو دابەشکاری کە لە ناو کووردا بەسەر ئایدۆلۆژیای جیاوازدا بەسەر عەزابی جیاوازدا بەسەر شێوەزاری جیاوازدا بەسەر ناوچەی جیاوازدا بەسەر پارچەی جیاوازدا دروست بۆ زەربەیەکی زۆری لە کوورداوە یۆگا دەتوانێت هەمووی ئەوانە بسڕێتەوە و یەک دەست و ئەوە ما بکاتەوە بینەوە سەرپێی خۆمان ڕقمان لە میلەتانی داگیرکەری کوردستانیش نەبێ و لە ناو خۆشماندا یەک دەست و یەکگرت و لەسەر پێبین دۆسپاس بەڕێز مامۆستا محموود شێرزاد ڕاهێنەری یۆگا باسی سروشتمان کردوتە سروشت یەکێکە لە بابەتە گرنگەکان بڕگەکەی دوای ئەمەمان دوایەوەی خواافیسیمان لە تۆ کرد زۆر سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەمان بابەتێکی دیکەمان دەبێت هەر پەیوەندی بە بابەتی سروشتەوە هەیە ئەگەر نەمانتوانی بچینە دەرەوە لە ناو ماڵەکان بتوانین هەندێک گوڵ و هەندێک بابەت هەیە پەروەردەی بکەین بۆ ریلاکسین بۆ پشودانی خۆمان باشەوە نێمە زۆر باشە هەندێک ڕۆکەن لە ماڵەوە مەسەلەن بۆ نمونە باش بوو باست کرد مەسەن ئینجانە هەیە مەسەن پوتوسی پێدەڵن زامبیای پێدەڵن ئەمانە ئۆکسسیژینێکی زۆر لە ماڵەوە بڵاو دەکەنەوە ژەهری ناو ماڵەکە هەموو دەگرن دەیکەن بە هەوای خاوێن ئۆکسسیژن و ڕووی دەرونەی شەبینی مرتاحترە بوانێ زۆر کاری لەبار ڕێنمایی گۆڵ ببینی
حاڵیتان باش سڵاو لە بینەران ئەمڕۆ باسی جۆرێکیکە لە گوڵەکەین کە ئەویش لە کورداواری خۆمانە پێ وترێ گوڵە خوێن. گوڵە خوێن ناوە زانستیەکەی کۆلیۆسە. کۆلیۆس چەند ڕەنگێکی هەیە. گەڵا یەکجاری وا هەیە سێ چوار ڕەنگ ئەنوێنێ شتێکی زۆر جوان و مەرغوبە لە ناو خەڵکە. خەڵک زۆر ئارەزووی کڕینێکات. ئاودانی کۆلیۆس لە هەفتەیەکە پێویستی بە 3 جار ئاوان هەیە. ئەگەر ئاوی زۆر بی گەڵاکانی سیس ئەبێ و ناشرین ئەبێ. ئەگەر ئاویشی کەم بی هەر بە هەمان شێوەیە. پێویستە کاتی ئاوانی بزانیت ئەو کاتەی کە تینوێتی و کاتە ئاوی بی. پاکەی ئەگەر پیتمۆز بێ لەگەڵ گڵا لەگەڵ پێرلایتە ئەوە زۆر باشترە وەک لەوەی کە هەر گڵی ڕوود بێ. هیچ گوڵێک لە گڵی ئاعتیادیە گەشە باش ناکات. وەرزی گەشەکردنی لە بەهارەوە دەست پێ ئەکا هەتا پاییز هەر گەشە ئەکات. بەڵام گەشەی خێرایی لە وەرزی بەهارایە زیاتر. ئەم گوڵا ئەبێ لە شوێنێکا بێت سێبەر بێ. ئەگەر سێبەر نەبێت گەڵاکانی هەڵ ئەپڕوشێ و ئەسووتێ ئەگەر لەبەر هەتاوی تەواوە بێت. خۆشی ڕووی تێ ئەکات ئەم گوڵا کرمێک لێی ئەیا زۆرجار ئەو کرمە ئەبێتە هۆی خواردنی گەڵاکانی ئەبێ معالەجەیکەی بە دەرمان و بۆ شتانە. بڕگەی دووەممان قسەکردن دەبێت لەسەر پزیشکی جێگرەوە یاخود ئەو دەرمانە سروشتیانەی کە بەکاردەهێنرێن تاوەکو ئێستا بە فەرمی لە دەرمانە کیمیایەکاندا چارەسەر نەدۆزراوەتەوە بۆ ڤایرۆسی کۆرۆنا. ئەی لە چارەسەرە سروشتیەکان یاخود لە پزیشکی جێگرەوەیە هیچ بابەتێکەیە بۆ ئەوەی کە بتوانین وەکو چارەسەرێک بەکاری بێنین. تەوەرەکەمان قسەکردن لەسەر دوو بڕگە دەبێت. پێش ئەوەی کە توش بین چی بکەین چی بخۆین چۆن بتوانین لە ڕووی سروشتیەوە لە پزیشکی جێگرەوە خۆمە بپارێزین لە ڤایرۆسی کۆرۆنا. ئەگەر توش بووین لە دوای توش بوونەکە ئێمە بتوانین ئەو لیستە دەرمانانەی کە بڵاو دەکرێتەوە دەڵێن ئەگەر لە حاڵەتێکدا بۆ نمونە تەنها کۆکەیەکی ئاساییت هەبوو ئەم دەرمانانە بخۆ ئەگەر لە حاڵەتێکدا لە نەخۆشخانەکان بۆ نایانتوانی شوێنت بکەنەوە یان حاڵەتەکە گەشتە حاڵەتێکی مەترسیدار.
گەشتە ناسە توندی ئەمانە بخۆزانیت ئیلتیهاباتێکی زۆرت هەیە ئەمانە بخۆ ئێستا ئەم دەرمانە کیمیانە بڵاو دەکرێتەوە ئەی لە دەرمانە سروشتیەکان لە گژوگیا سروشتیەکان ئەوانە چین بەکاریان بهێنین وەکو چارەسەرێک بۆ کۆرۆنا بۆ قسەکردن لەسەرم تەوەرە میوانداری بەڕێز دکتۆر سەروەر لەکیمان کردووە کە پسپۆری تەواوکاری فیزای پزیشکیە دکتۆر ڕۆژ باش بەخێربێن ڕۆژتان باش سپاس ژیت مەمنونم سەرەتا باس لە پێش توش بوونەکەین لە تێش توش بوونا چی بکەین بۆ ئەوەی کە کۆرۆنا زەفەرمان پێ نەبات دەستان خۆش بێ بۆ ئەم بەرنمەیە لەبەرەوەی ئێستا پەتاکە بڵاوە شەپۆلی دووەمی نەخۆشی کۆرۆنا بۆیە گرنگە خۆپارێزی ئەنجام بین و ئەوانەشی کە توش بووین چی بکەین هەتاکو و زوو چاک بینەوە بۆ خۆپارێزیەکە چەند شتێکمان هەیە بێ ئەنجامی بین یەکێک لەوانە کە زۆر گرنگە ئەنجامی بین بریتە لەوەی کە هەوای پاک هەڵمژین بەو شێوازە ناکە ئێمە ئۆتۆماتیکی خۆمان هەناسە هەڵەمژین و هەناسە ئەینەوە بێەوەی ئاگامان لە خۆمان بێ بەو شێوازەی کە کاتی بۆ تەرخانکەین دانیشین لە هەوای پاکە واتە لە شوێنێک لە دەرەوە باڵکۆن باخچە ئەگەر ئەمەش نەبوو لەو ژوورە دانیشە کە پەنجەرەی لەسەر دەرەوەیە بە مەرجێک تۆ پەنجەرەکە بکەیتەوە ئەو کاتە هەوا هەڵمژە بە قوڵی هەواکە هەڵمژە ڕایگرە لە سمتە هەواکە بەرەوە بێ ئەمەوا باشە ئەو ڕژێمەی کە ئێمە بەکارێنین بۆ نەخۆشەکانی خۆمانیان بۆ خەڵکی ئاسایش 8 بە 4 بە 8 واتە هەتا 8 چرکە هەڵی مژە بەڵام بەلووت هەتا 4 لە سم تا ڕایگرە هەتا هەشتیکە بە ئیسراحەت بژمێرە هەناسەکە بەرەوە بەلووت لەم دوو حاڵەتەیە کە چی هەناسەکە هەڵەمژیت و چی هەناسەکە ئیتەوە چاوت داخستووە دەمت داخستووە بۆی زۆرترین ئیسفادە بگەێنی بۆ بەدەمە ناسە هەڵەمژیریە بیتەوە ئێمە ئەمانەوێ لەسەر یەک مەساری شکین هیچ شوێنێکی کە مەشغوڵ نەبێ لە لاشێ ئەو بێت تەنها ڕێڕەوی لوت باشترینە ڕێڕەوی لوت بۆ هەڵمژینەکە فیلتەرێکە ئەو خۆمان نەزانین بەڵام بۆ دانەوەکەش ئێمە ئەمانەوێ یەک مەسار هەڵبژێرین کە پێشتر لوتمان هەڵبژات هەر بۆش ئیشەکە ئەنجامین زۆرترین ئارامی و زۆرترین ڕێژەی ئۆکسسیجینی تواوەش ئەگاتە خوێن لەوێ چەند جار ئەمە بکرێت 2 جار بانیان و شەوان بانیان باشترین کاتە چکە ڕێژەی ئۆزۆن زۆرە شەوانیش پێش خەوتن ئەوە زۆر باشە و کات چەند جار هەنا ساڵ مژنی و بیینەوە ئەوە بەپێی ئەوە ئێماتوانین ئایا چارێکی ئەوە بکەین ئەوە زۆر باش ئەگە 20 دقە بکەین ئەوە زۆر باشترە واتە چارێکی کەمتر نەبێت چارێکی زۆر باش باش چی دیکە بکەین جگەلەوە ئەمە ڕێگەی هەناسات چکایە ئەبێت لە شتە زۆر گرنگەکانە دەست پێ بکەین یەکسەر ناچین بڵێن خواردن بەڵێ خواردن زۆر مهمە بەڵام لە خواردن مهمتر هەوایە بۆیە باسی ئەوم کرد کە دووبارە ئەمە پەیوەندی بە شێوازی یۆگای ستاتیکەوە هەیە کە مامۆستا باسی یۆگای کرد پێش من ڕۆژی جیهانی یۆگاش ئەمڕۆ بەڵێ ڕۆژی جیهانی یۆگاشە جاری واشە بووە هەر لە ڕۆژی جیهانیە ئێمە باسی یۆگامان کردووە چکە بەشێکی سەرەکیە لە توبی فیزیایی ئێمە دوای ئەمە ئاو خواردنەوە ئاو خواردنەوە زۆر زۆر مهمە هەم توبی کیمیایی هەم توبی جێگرەوە و فیزیایی زۆر گرنگی بە ئاو خواردنەوە ئەیە زۆر ئامۆژگاریمانەکەن کە ئێمە ئاو بخۆینەوە لەبەرەوەی ڕێژەی لە سا 6 بۆ هەفتای لاشەی مرۆڤ ئاوە چەند بخۆینەوە لە ڕۆژێک پێویستە ئاو زۆر بخۆینەوە نێڵین ئەم ڕێژەیە دابەزێ ئێمە 10 ساڵێکە ئامێرێکمان هەیە کە فەحسی ڕێژەی ئاوەکەین بەڕاستی زۆربەی خەڵکی ئێمە ڕێژەی ئاوی کەمە ئەی مرۆڤی وا هەیە مرۆڤێکی پێگەشت و ڕێژەی ئاوەکەی 35 چلە خۆی وا باشە 6 نەبەزێ 6 بۆ ئافرەت 65 بۆ ئافرەت بۆ خانمان 7 بۆ پیاو 6 بۆ 65 بۆ ئافرەتان 65 بۆ 7 بۆ پیاوان چەندێ بخۆین بە پێی کێشمانە 20 کیلۆ لیترێک ئەگەرێکی 80 کیلۆ بوو لە ماوەی 24 ساعتە بە 4 لیتر ئاو بخواتەوە ئەگەر ئەو کەسە 100 کیلۆ بوو 5 لیتر ئاو بخواتەوە ئەگەر
6 کیلۆ بوو با 3 لیتر ئاو بخواتەوە لە ماوەی کاتەکانی ئەو خواردنەوەکە شەو ڕۆژێکە. کاتەکانی ئاو خواردنەوە زۆر گرنگە چکە ئەو لە کاتی نەشیاوە بیخۆیتەوە قەڵەوتەکە، لە کاتی مناسبی و گونجاوە بیخۆیتەوە زعیفتەکە چکە زۆربەی زۆری خەڵک چوری هەیە، زۆربەی زۆری خەڵک کێشی زۆرە ئەبێ وا ئاو بخواتەوە کە کێشی پێدا بەسی. کاتی نان خواردن ئاو ناخۆینەوە چکە قەڵەمانەکە، لە پێش نان خواردن بە نیم سەعات لە دوای نان خواردن بە پێی جۆری خواردنەکە ئەگە خواردنەکە ڕۆکی بوو ئەتوانی بە نیم سەعات دوای نان خواردن ئاو بخۆیتەوە. ئەگەر گۆشتی تیا بوو سەعاتێ دوایدان اینجا ئاو خۆیتەوە واتە باشترین کاتەکە بوو لەسەر ئاو خوارد. ئەگەر تونیت بۆش حلی هەیە. حلەکەی ئەوەی دوو ڕێگا بەکارهێنین، یەکەم نیم سەعات پێش نان خواردن ئاوە خۆینەوە، دوو پەرداغ ئاوە خۆینەوە کە دوو پەرداغ ئاوەکەمان خواردەوە کاتی نان خواردن ناچار نابین ئاو بخۆینەوە. ڕێگەیش کێش هەیە، ڕێگەی دوم ئەوەیە ئەبێ حەز لە خۆمان ڕاگرین بە هێواشی نان بخۆین چکگەر بە پەلە نانمان خوارد ناچار وایڵێ من چاودێکی باشم خواردو ئەگە چاکەش ڕاستەخۆ نەکەم بە شوێنیاز ئەوە هیچ یانێکلا بۆ تۆ چاڕاستەخۆ خواردنەوە زۆر خراپە. چاکە ڕاستەخۆ نەکەم بە شوێنیا چۆن هەموو چاوری و ئەمووینە لا ببم چابمە بێ زۆر زۆر بەڵێ چا زۆر باشە لە کاتی گونجاوە چا لەبەرەوەی ڕووەکە ڕۆژێکی پزیشکیە بەڵام کردارێکی بەسەرهێنن پێوترێت ترشاندن فەرمنتیشن بۆەوەی تامی خۆشتر بێت و بۆ ماوەیەکی زیاتریش پەسبەندە بکرێواتە خەزم بکرێت تێک نەچێت. ئەو کەسانەی کە مادەی ئاسنیان کەمەوە خوێنیان کەمە نابێ وەکو تۆ فەرمووت یەکسەر دوایان چاپ خۆنەوە بەس ئەگەر چاورێکی زۆریان خوارد وا باشە چاپ خۆنەوە چکە ڕێگرێکە لە ئیمتیساسی واتە هەڵمژینی چاورێک. دوای چەند لە نان خواردن چاپ خۆنەوە خۆی لەبەرەوەی من چاخۆرم بیانوێنمە بۆی زوو چاپ خۆرێتەوە دوایە بۆ خۆت و بۆ ئەوانی کە شەژەرانی وانە بەڵێ بەڵێ بەڵام بەڵگەشمان هەیە دوای نان خواردن ئەگەر کێشەی کەمی ئاسن و کەمی ڤیتامین دی و کەمی خوێنمان نەبێت توانین بە 5 دقیقە چاپ خۆینەوە بە مەرجێک شەکری تێ نەکەین چاکە زۆر ڕەشیش نەبێ ئەو کاتە سوودەکانی دەستمان نەکەوێت. بەڕاستی من سوودەکانی چام بڵاو کردوتەوە لە فەیسبووکی خۆما 2-3 ساڵ پێشێستا 33 سوودی سەرەکی نووسیوە بەڵام زیانەکانی 2-3 زیانە. ئەی ئاو خواردنەوە ئەڵێن بەیانیان زووکە لە خەو خستایی ڕاستەخۆ ئاو بخۆیتەوە زۆر گرنگە. کاتە گونجاوەکە باشترین کات بەیانیانەکە لە خەو هەڵەسی مرۆڤی پێگەشت و پێویستی بە 3 پەرداغ بەرەو ژوورە. کەسێکی 10 ساڵ بۆ 12 ساڵ دوو پەرداغ مناڵیش 4-5 ساڵ و 6 ساڵەوەوانە پەرداخێک. ئەمە ئەشتوانی ڕاستەوخۆ هەمووی نەخۆیتەوە ینی بۆ نمونە پەرداخێک دوات بچی دەم و چای بشوی پەرداخێکی دیکە پێشوانی وردەوردەوانی شەرتی هەمووی بەسەریەکەوە لەبەرەوەی کە بە یەک دەفعە ئەو ئاوا خۆیتەوە هەنێ مادەی کانزایی و خوێی سوود بەخش لە لەشە ئەشواتەوە. بەڵام ئەگەر وردەوردە دیکەکەین بۆ ئەوەی کە بەرگری لەشمان بەهێز بێت پێشەوەی کە تووشی کۆرۆنا بووین ئەی بازێکی خواردنمان بۆ ناکەی میوەکان باسی خواردنی شەکەین باسی هەوامان کرد باسی ئاومان کرد لەگەڵ ئاوەکە شاتۆزە باسی چامان کرد. ئاوەکە بانیان زوو زۆر نیسبەتی زۆری لێ بخورێتەوە باشە پێش ژەمەکان دوای ژەمەکان لە کاتی ژەمەکانە نەخورێ هەموو نیم سەعات 3 چارەک جارێک ئاو بخورێتەوە باشە. لە خواردنە ئەمیش زۆر گرنگە لە دوای ئەمانەوە دەست پێەکە ئێمە چیمان هەیە کۆمەڵێ ڕۆکمان هەیە کە بەهێزن بۆ ئەم نەخۆشیە کە ئەڵێن ئەم دەرمانانە بەهێزن بۆ نەخۆشی کۆرۆنا دوو بەڵگەمان هەیە. یەکەمیانەوەیە کە کۆئەندامی بەرگری بەهێزەکەن سیستەمی ئیمونیتی پێوترێ. بەڵگەی دووەمیش ئەوەیە کە ئەم ڕووەکانە دژە ڤایرۆسن مادەم دژە ڤایرۆسن کەواتە تا حدێک دەتوانن بەرهەڵستی نەخۆشیەکە بکەن. ئەگەر چی تایسە چارەسەری کۆرۆنا نەدۆزراوەتەوە چ لە طوبی کیمیاییە چ لە طوبی گیاییە بەڵام ئەو کەسانەی کە تووشی کۆرۆنا بوون و ئێستاش زۆر بڵاوە کە ئەمڕۆ یەکەم ڕۆژی هاوینە باشە باسی توشبووەکان دواتر ئەەکەین ببوورە دکتۆر بەس مەمەستم ئێستا ئەو خواردنانەیە کە بیخۆین بەرگری لەشمان بەهێزە کات ئێمە توانین کۆنتترۆلی کۆرۆنا بکەین کۆرۆنا زەفەرمان پێ نەمات. بەڵێ ئێمە خۆی خواردنمان هەیە لەگەڵ دەرمانە
باسی خواردنەکانەکەین بەس بە ئەو ڕوەکە پزیشکیانە باسکەم اینجا باسی لیستی خواردنەکانی شەکەم باز من لە بەهێسترینیان و دەست پێەکەم پێش بەرنمەکە قسێکمان کرد وتمان لاشەی مرۆڤ لەبەرەوەی تەنها لە مادەیەک پێک نەهاتووە لە کۆمەڵێ مادە پێکاتووە بۆیە تۆ ناتوانانی چارەسەری نەخۆشی بە یەک مادە بکەیت ئەمەوێ خەڵک لەوە تێبگەن چارەسەری نەخۆشی بە یەک مادە ناکرێ بە کۆمەڵە مادەیەکە کرێت لەبەرەوەی لاشەی مرۆڤ کۆندامێکی ئالۆز و پێکاتەیەکی ئالۆزە لە کۆمەڵێ مادە پێکاتووە اینجا بەهێزترین مادە وەکو ئەوەی کە ئێمە لە کۆڵینەوەمان لەسەر کردووە و لە کۆڵینەوەکانی جیهانیش کە دەستی ئێمە کەوتووە تەجروبەی چەندها ساڵیشی لەسرە گەڵا زەیتونە گەڵا زەیتون زۆر بەهێزە بۆ زیادکردنی بەرگری بۆ بەرهەڵستیکردنی ڤایرۆسەکان بۆیە بۆ کەسانەی کە ئایانەوێت تووشی کۆڕۆنا نەبن چای گەڵا زەیتون بخۆنەوە چۆن ئەخورێتەوە کە گەڵاکەی لێ کردەوە جوان بیشواتەوە بۆی تەپوتۆز و پیسی پێوە نەبێ کەشتیەوە کەوچکێکی چێشت لەو گەڵا زەیتونە پەرداخی ئاوی تێکا بیکڵێنێت و بیپاڵەوێت و بیخواتەوە لە دوای گەڵا زەیتون ڕێحانەش خۆی بەعام 4 نوعە بەڵام ئەو دوو نوعی کە زۆر باوە ڕێحانەی ڕەش لەگەڵ ڕێحانەی سەوز خەڵکی خۆمان ڕێحانەی سەوزەخوا لەگەڵ نەعنا ئەوانە هەیە لە بازارە فرۆشترێ لای سەوزە فرۆشەکان بەڵام ڕێحانەی ڕەشی ژەخورێ ڕێحانەی ڕەش بەخوەترە لە سەوزەکە خۆی ئێمە شتێکمان نییە بە ناوی ڕەش لە خۆراکە مۆرمان هەیە زەرد و سەوز سپی و سوور لەگەڵ مۆر زاڵی ترەی مۆر ئەوە خۆ خەڵکەڵێ ترێ ڕەش بەس خۆی مۆرە باەنجان مۆرە ڕێحانەش مۆرە لە دوای ئەم سیر کە زۆر گرنگە بخورێ ئەنجا زەنجەفیل یەکێکە لە مادە بەهێزەکان جاگە دیقەتیش بێ ئەمانە هەرێکەی بەشێکی ڕوەکەکەن سیر ڕەگە زەنجەفیل ڕەگە بەڵام ڕێحانە گەڵایە گەڵا زەیتون گەڵایە ئەنجا باسی چی شەکەین هەنێشتەکەین کە گوڵە هەنێشت کەلووە هەنێشت تۆی ڕۆکەکەی هەنێشت میوەکەیە هەنێشت سەوزەکەی ئیتر ئاوا بەو هەمە چەشنێتیە ئەتوانین ئێمە نەتیجەیەکی زۆر باشمان دەستکەوێ بە تایبەتی لەم کاتەشا کە نەخۆشیەکە زۆرە لۆدێکی زۆر لەسەر خەسخانەکان هەیە خەڵکێکی زۆر پیاز و لیمۆ و ئەم شتانش ئەکرێ زۆر ئاواش ڕوونکردنەوەی لەسەرین هەر بۆی بیرمان نەچێتەوە ئێستا لیمۆ لەبەرەوەی ڤیتامین سیتایە پیازیش دژە ڤایرۆس و دژە بەکتریا و دژە کەڕوشت دژە هەوکردن و شتەکانی کەشە بۆیە گرنگە بخورێ لە بەرنامە ئێمە لە ماڵەوە شۆ دای بنیت ڤایرۆس و باکتریاومانە لە خۆی کۆ کاتەوە باڵێ وڵا چکا لە بەرنامەیەکی کە ئاماژەم پێە هەر لەم کەناڵە ئەوە بۆیە زۆر حەزەکەم ئەو شتانەی کە پێشتر باسم کردووە دووبارەی نەکەمەوە اینا پیازەکە قسە زۆر لەسەر مێخەکە کرێسە دکتۆر باڵێ پیازەکە بۆ شێوە کردێکەکەی تو دایانەی لێ دوو سوچی ماڵەکەیە ئێتر مادە زیان بەخشەکان هەڵەمژێ بۆ بەیانی تەبان تۆ پیازەکە لەسەر کلێنسەیان کاغەزێکی وەکو ئەمە دابنێ پی پێچەرەوە با دەسەبەری نەکەوێ بۆی ژەهراوی نەبی مادە ژەهرینەکانی هەڵمژیوە فڕێ بە بەڵام لە خواردنا مهمەکە بیخۆیت ئەڵێن نابێ ماوەیەک بۆ نمونە 5 دقە زیاتریش کە لەتت کرد بە یەکسەر ئیتر بیخۆیت تە بفڕێی بەڵێ چکە ئەو نەمادەیەکی جاذبەی بەهێزە بۆ لابردنی میکرۆب و ڤایرۆسەکان هەڵیانەمژێ خانە و چێشخانەکانیش ئەگەر خۆت بەدەستی خۆت لە چی دەکەی نەیخۆی وانە مدەتێکی زۆر سەریدا پۆشرێ بۆی هەواکە بەری نەکەوێت و کاتە ئەتوانێ بەزەگە سەری کراوە بێ و دەمێ بێ کردکراوێ خراپە باش نییە یاگە خۆت کردیکێ ئەو شوێنەوە بێەوە زۆر باشترە باسی مێخەکم نووسیوە زۆر باس کراوە ئێستا لە فەیسبوک زۆر قسەی لەسەرەکەن ئەوە بەڵێ مێخەک شتێکی باشە بەڵام مێخەک ناگا بە گەڵا زەیتون ناگا بە ڕێحانە ناگا بە سیری و ناگا بە زەنجەفیل و ئەمانش بەڵام لە مستەوای ڕازیانایە مێخەک لە مستەوای دارچینیایە لە مستەوای هێلایە واتە مستەوای باشە بەڵام ناگا بە مستەوای ئەو جەماعەتەی سەرکوچی بخورێت یا هەر لە ماڵی شەوتوانێ مێخەک بە چەند شێوازێ بەکارێت بۆ ئەم نەخۆشیە شێوازێکیان تەوان مێخەک کەلووە مێخەک ناوەکەشی لەوە هاتەوەکو مێخ وایە ئەو مێخەی کە زوو ئاژەڵیان پێبەستوتەوە بنکێکی هەیە لەگەڵ سەرێکی تەختی هەیە پارپەڕە بنکێکی هەیە سەرچاوی دروستبوونی مێخەک وڵاتی ئەندۆنۆسیایە
پێشتر بەس پاشاکان توانیوانە بیخۆن بەڵام ئێستا بڵاوە هەموو کەس بەکارێنێ خواردنەکەی خرێتە ژێر زمانەوە دوای هەموو ژەمێک دەنگچێک تۆزێ زمان سڕەکە بەڵام بۆ و بەرامەی خۆشە دوای ئەوە بیگوێ و قوتی بە شێوازێکیکە ئەگەر هاڕاو بوو سەرە کەوچکە چایەک سەر کەوچکە چای یعنی چەند یعنی یعنی ڕوبع کەوچکە چایەک چکە ئەمە کەوچکە چای تاوامان هەیە نیو کەوچکە چامان هەیە لەگەڵ ڕوبع کەوچکە چایەک کە پێوترێ سەرە کەوچکە چا بۆ مرۆڤێکی پێگەشت و ئەو نەبەسە چکە مێخەک مادەیەکی بەخوتە وەکو زەنجەفیل سەر خواردنەوەمان ئەتوانی لەگەڵ ماستابی خۆی ئەتوانی لەگەڵ شیرا تێکەڵاویکەی بیخۆی ئەتوانی بەڕووتی کە مێخەکە خستۆتە ژێر زمانتەوە پێشەوەی بیهاڕی بیجووتی و بیخۆی هەر خۆی بەتەنیا ئەشتوانی بخیتە هەمان بابەتی دارچینی نابێ یا جیاوازن وەکو دارچینی وایە بەزەم نیسبەتەکەی بێ کەمتر بخورێ دارچین کەوچکە چایەکە خۆی بەزەم سەرە کەوچکە چای واتە کەوچکە چایەکەی بە چوار زیاترە لە یەک مستەوان مێخەک و دارچین لە یەک مستەوان ئەگەر بۆ ئەم سەر کەچکە چایەک بێ و یەک کەوچکە چای تاوا بێ هەر یەک کاریشەکەن ئەمە مەبەستەکەمان ئەوەیە نەچین بە مادەیەکەوە دالچکەین بڵێن تەنها ئەم مادەیە بۆ هەموو نەخۆشیەکانە بێت چکام پێکاتەی لاشەی مرۆڤ لە کۆمەڵێ مادە پێکاتوە بۆ چارەسەریش لە تووبا وایە بێ مادەی هەمە چەشن هەڵبژێرین وا باشیشە بۆیە ئێمە مادەکانمان نووسیوە بۆەوەی کە من ئەڵێم ڕێحانە باشە ڕازیانە باشە تۆ ڕێحانت هەیە خۆی یەکێکی ڕازیانی هەیە ئیخوا ئیتر کامەی بەردەست بوو بە ئەوە بخواتوانی ڕۆژانش ئاڵوگۆڕیان پێکەوە ئاڵوگۆڕیان پێکی وا باشە ئەم مادانە ئەم بیستی مادەی کە من نووسیمەتەوە لانی کەم 5-6 بخۆی ڕۆژانە ڕۆژی 5 دانیان باز نەگەک بە خێرایی ئاماژەکان بەسینە توش بوون ڕۆزماری نعنا ڕازیانە مەلیسە ئەوش گەڵایە تامان ڕۆزماری گەڵایە ئەوانەی کە لای خۆمان دەست ئەەکەون بەڵێ ئەمانە هەمووی هەیە هەیە ئەوەی هەچیم نووسیوە هەیە ڕەگە بەلک لەگەڵ هیلیۆن مارچێوە کە لە مارکێتەکانە هەیە جینسینگ لە وڵاتی خۆمان نییە بەس لە خارجەوە هێت هەیە لای خۆمان لە دەرەوە هێت شتێکی باشە چەق کە پێوترێ هەندی بە لەگەڵ چای سەوز لەگەڵ چای ماچا کە هەر هەیە لای خۆمان بەس وڵاتەکەی تایلاندا لەگەڵ زۆرناتک لەگەڵ ئۆریگانۆ لەگەڵ زەردەچەوە وڵە بەی بوون وڵە لاوەنتەوەتە لاڤێندەر کە بۆنی خۆشە دارچینی هێل یاخود هێل بیبەری تون مێخەک جاترە تۆکەتان ئەمە ئەو ڕۆکە پزیشکیانن کە گرنگن احتیمامیان پێ بدرێ توش بووین دکتۆر تکایە 4-5 دانە لەم ڕۆکانە هەڵبژێرن بەکاری بێنن بۆ خۆپارێزی ئەگەر توش بووین دە 12 دانە لە مادانە ئادەی پێمان بڵێ چی هەر ئەو مادانەکە خوێنەوە بۆی هەر ئەوانە بەکارەوانە دە 12 مادە ئەگەر توش نەبووی 5-6یان ئەگەر بیکە بە 12 ئەوە یەک دوو ئەو سەوزانەی کە گرنگن بۆ کۆرۆنا یاخود بۆ ڤایرۆسی کۆڤید-19 کۆمەڵی سەوزەمانەیە کە بەردەستە ڕۆژانە ئەیان خوێن بەڵام ئێمە ڕەنگە نەمانزانی بێکە بۆ ئەم نەخۆشیە باشە کەلەرم سیر دووبارە بۆتەوە هەمڕۆکی پزیشکیە هەم سەوزەیە بیبەری شیرین سپێناخ لەگەڵ گێزەر لەگەڵ پیاز کە تۆ پرسیاری پیازت کرد لەگەڵ بیبەری تون جارە بە تەڕیەکەی مەبەستت یا هەر بە هەموو شێوازەکان بە هەموو شێوازەکان نێرکە بە سەوزەیەکەشی وتوانیم خۆیت و بە بۆ کەشین تەڕە پیاز لەگەڵ پیازی سەلک کە ئەوش 3 ڕەنگە سووری هەیە مۆری هەیە سپی هەیە لەگەڵ پیازی وشکراوە کە هاڕاوە بە هەموو شێوازەکان دروستە بیخۆی جا بە کوڵاوی بە کاڵی بە هەموو شێوازەکان ئەمە باسی سەوزەکان باسی میوەکان کە زۆر گرنگن بۆ ئەم نەخۆشیە هەنار بەڵام ئێستا هەنار نییە بەدیلەکەیمان هەیە شووتی لە مستەوای هەنارە بۆ ئەم نەخۆشیە گوێسند زۆر باشە ئەی ئاوی هەنار ئەتوانێ بەکار هەنار و ڕوبە هەناریش هەردووچیان گرنگن ئاوی هەنار هەنێک کەس هاوینان هەنارەیە لە عسارای پاڵێ خاتە منجەمی دەکەوەیان فرێز دەرەکەەوە زۆر باشە ئیسە بەکاری بێنە لەگەڵ ببەخشە پاییزان و زستانان ئەو هەنارە هەیە هەڵیەگرێ بۆ ئەم کاتە بۆ بەهار و بۆ هاوین لەگەڵ تووتڕک لەگەڵ شیلک هەیە ئێستا تووتڕکیش هەیە کیویش هەیە کیوی زۆر باشە لەگەڵ سێو لەگەڵ پاپایە لە هەنێ مارکێت هەیە زۆر باو نییە خەڵکی خۆمان ناناسێ شتێک وەکو کاڵک وایە ئەنەناس پرتەقاڵ لیمۆ سندی لالەنجی لەگەڵ مۆرد
مرد ڕۆکێکە وەکو گۆی ژوای ئەمە لەو میوە گرنگانن کە پێویستە سەری تێ بکەین بیخۆین چ بۆ خۆپارێزی چ ئەوانەشی توش بوون وردەوردە ئەم شتانم خۆن ئیسفاری لەکەن ئەمە خواردن شتی کەشمان هەیە کە باسیکەین باشە چ بۆ خۆپارێزی چ بۆ چارەسەر زۆر باشە خواردنەکانیش ئاماژەی پێبیت خواردنەکانیش بە ئامادەی پێ بم باسی سێ کۆمەڵەمان کرد ڕۆژی پزیشکی ساوزە میوە اینجایسە باسی خواردنە ئاماکانەکەین هەنگوین قارچک لەگەڵ ماست لەگەڵ شیر لەگەڵ توێکڵی میوە مزرەکان وەکو توێکڵی پرتەقاڵ و ئانە کە باشە لەگەڵ گۆشتی پەلەوەرەکان باڵندەکان واتە گۆشتی ماسی ترشات کە ماڵین ماست و ترشات مهمە چکە پرۆبایەتیکی تایە کەیشەکە لە کۆڵەکانی بەرگری لەگەڵ چکلێتی تۆخ دارک چۆکلێت ترشات هەر جۆرێکی بێگرفت نییە ترشاتی بازار نا ترشاتی ماڵەوە کە مادەی چیمای تێ ناکرێت کە خۆت بە سروشتی بە سرکەی ترێی سروشتی گریتەوە خوێن بە بیکات ئەن بە کێشەمان نییە ئەن بەی تێکەتەوە ئەنوا شتی تێکرێ گرنگەوەیە مادەی چیمای تێ نەکرابێ کەپەشی گەنم شۆربای مریشک واتە سوپی مریشک باشە بۆ ئەم نەخۆشیە چکا وزە بەخشە ئێمە وزە بەخشیشمان پێویستە خورما و هەنجیری وشک مێوش شۆربای جۆ شۆربای شۆفان ئەمانە وزە بەخشن ئەم وزە بەخشانە زۆر گرنگن بۆ ئەم نەخۆشیە نۆک بادام گازۆ گوێز وڵە بە ڕۆژە کەتان لەگەڵ پەتاتەی شیرین ئەمانە بریتین لەو خواردنانەی کە گرنگن بۆم نەخۆشیە جگە لەمانەش خۆدانە بەرخۆر گرنگە خۆدانە بەرخۆر گرنگە ڕۆژانە ئێمە ئەو کاتەنا من سێمان پێش ئێستا ئەمون نیوە ڕامچنە بەرخۆر ئەو کاتە زستان بوو 4 مانگ پێش ئێستاڵێم کەی ئێستاڵێم بەیانیان سعات 8 سعات حوت بەرخۆرکەون دوای عسران سعات 5 ئەوانە بچنە بەرخۆر زۆر باشە بۆ ماوەی 20 دقه باشە لە ئەوەی کە بەرخۆرد ئەوە لە پزیشکەکان من بیستومەوە کەمی ڤیتامین دی ئەگەر هەبوو ئەڵێن لە سعاتدا تاوەکو سعات 4 لەم کاتانەیە لە مۆزی هاوینە خۆت مێ بەرخۆر لە ئێوە هەر بە ئەمان باش دکتۆر ئاخی پرسیارم ئەگە بە کورتی وەڵامم بیتەوە لا ئێوە چارەسەری کۆرۆنا هەیە وەکو پزیشکیکی بەدیل دەرمانمان هەیە زۆر باشە بۆ کۆرۆنا نیشانە و ناڕەحەتەکانی نەخۆشەکە کەمەکاتەوە زووتریش پرۆسی چاکبوونەوەکەی خێراترەکە بەتابەتوانی کە ئێستا لێر ئەڵێن زیاتر بۆی ئیلتیهاباتی سنگەوە ئەمانە گرفتیان بۆ ئیلتیهاباتی سنگ تکایە ڕۆکی زوفا لەگەڵ شمڵی لەگەڵ ڕشکە و زەیتی ڕشکە لەگەڵ گەڵا زەیتون و گەڵای قەڵەمتۆز زۆر زۆر مهمە کە بۆ هەناسە تونگەکە بیخۆن زۆر باشە زۆر سپاس بەڕێز دکتۆر سەرورلەکی کە شارەزا لە بواری پزیشکە خۆراکیەکانی یا بڵێن پزیشکی بەدیل و لە هەمان کاتژدا پسپۆری تەواوکاری فیزیای پزیشکی زۆر سپاس کە بۆ تۆری بەرنامە لەگەڵمانە بووی سپاس بۆ ڕۆنمایەکە و زانیاریەکان زۆر سپاس بژیت لە تەوری سێم بەرنامەکەماندا گفتوگۆ دەکەین لەسەر بابەتی تەندروستی لە هەڵەبجا هەڵەبجا لە بەپێی داتاکان ئەوەی کە تاوەکو ئێستا هەیە پێشووتر لە حاڵەتێکی زۆر باش دەبن هەڵەبجە بەڵام ئێستا هەنگاو بە هەنگاو داگتاکانی لە هەڵەبجەش بەرز بوونەتەوە دەبێت سەرەتا ئاماژە بە داتاکانی توشبوون و چارەسەر و وەمردن لە هەرێمی کوردستان بێم لە هەر چوار پارێزگاکەی هەرێمی کوردستان 3539 توشبوومان هەیە تاوەکو ئێستا ئەوانەی کە چارەسەر کراون 1350 گیان لە دەستدان 98 توشبوانی ئێستا 2083 توشبووی نوێ لە ماوەی 24 ساعتی ڕابردوودا 266 کەسا کە ئەمە زۆرترین داتایە تاوەکو ئێستا لە هەرێمی کوردستان تۆمار کرابێت لە سەرەتای تۆمارکردنی یەکەم حاڵەتی کۆرۆنا لە مانگی سێوە تاوەکو ئێستا لە ماوەی 24 ساعتی ڕابردوودا ئەمە زۆرترین داتایە لە هەڵەبجە ژمارەی توشبووان 74 چارەسەرکراوەکان 33 حاڵەتی مردن 2 کەسەوە ئەوەی کە ئێستا چارەسەر وەرەگرێت 39 کەسن لە هەڵەبجە جگەلەوەی کە تەنها سنووری پارێزگای هەڵەبجە وەکو هاوکاریەک بۆ سنووری پارێزگای سلێمانی و ئەو قەزانەی کە لە دەوروبەریان سەر بە پارێزگای سلێمانین بەڵام لەبەر لۆدێکی زۆر لەسەر پارێزگای سلێمانیە لە پێنجۆن و سێ سادق و شارە زوریش نەخۆش وەردەگرن هەروە پشکنیشیان بۆ دەکەن ئەو نەخۆشانەی کە ئێستا چارەسەر دەکرێن لە 39 کەسەی کە چارەسەر دەکرێن چواریان لە هەڵەبجەن بەڵام داتایەک کە لای من زۆر سنجڕاکێشەوە لای زۆر کەسیش سنجڕاکێشە ئەوەیە کە
هەڵەبجە تاوەکو ئێستا ژماری پشکنینەکانی زۆر کەمن، ینی لەم حاڵەتەی کە دەڵێن حاڵەتی مەترسیشە لە ماوەی 24 ساعتی ڕابردوودا هەڵەبجە هیچ پشکنینێکی ئەنجام نەداوە. گفتوگۆ لەسەر ڕێکارە تەندروستیەکان دەکەین لە هەڵەبجە بۆ ژمارە پشکنینەکانیان کەمەوە و مانگرتنی پزیشکان گەشتە چی بە شوەیەکی ڕاستەوخۆ دکتۆر ئازاد مستەفامان لەگەڵا دەبێت بەڕێوەبەراتی گشتی تەندروستی هەڵەبجە لە پارێزگای هەڵەبجە و ڕاستەخۆ لەگەڵمانە. دکتۆر ڕۆژ باش، سەرەتا دەمەوێت بەو پرسیارە دەست پێ بکەم، ینی بابەتێکی سنجڕاکێشە بۆ هێندە ژمارەی پشکنینەکان لە هەڵەبجە هێندە کەمن لە 24 ساعتی ڕابردوودا هیچ پشکنینێکتان ئەنجام نەداوە؟ دیارە چەند هەڵەیەکی تەکنیکیمان هەیە، ناوبڕێک وەرەگرین و تا ئەوەی دکتۆر ئازاد وەرەگرین دەگەڕێنەوە بۆلاتەن. ڤایرۆسی کۆرۆنا دەستەکانتان بە بەردەوامی بشۆن، بە تایبەتی کاتێک کە لە کارەوە دەچنەوە بۆ ماڵ. لووتتان خاوێن بکەنەوە، بکۆکن یا بپژمن، خواردن بخۆن و یا ئاگاتان لە خواردنی خۆتان بێت. لانیکەم دەستەکانی خۆت بە ئاو و سابوون بۆ 20 چرکە بشۆن. ناومشتتان لە یەکدی بخشێنن، پشتە دەستەکانی خۆتان لە یەکدی بخشێنن. لەبیرتان نەچێت کە نێوان پەنجەکانتان خاوێن بکەنەوە. پشتی پەنجەکانتان لە ناومشتتان بخشێنن. قامکە گەورەکەتان لە بیر نەچێت. نوکی پەنجەکانتان لە ناومشتی هەردوو دەستان بخشێنن. ئەمە لەگەڵ دەستەکەی تریشتان بکەن. ڤایرۆسی کۆرۆنا ژیانی خۆت و ئەوانی دی بپارێزە. چینە لای دکتۆر ئازاد مستەفا لە هەڵەبجە باسی تۆرەکەمان کرد پێشتر، ڕاستەخۆ لە پرسیارەکەەوە دەست پێ دەکەم. دکتۆر ڕۆژ باش کە پێشووتر پرسیاری ئەوەم کرد کە ژمارەی پشکنینەکان لە هەڵەبجە کەمن بە شێوەیەکی گشتیوە لە ماوەی لەم قۆناغش کە دەڵێن قۆناغی مەترسیدارە لە ماوەی 24 ساعتی ڕابردوودا هیچ پشکنینێکتان لە هەڵەبجە ئەنجام نەداوە. بۆ؟ بەیانی باش کاگڕێبین. ڕێز و سڵام بۆ ستافی تەلەڤیزیۆن و کەناڵەکەتان. سەبارەت بە ئەوەی کە تا ئێستا پشکنینەکان کەمن لە هەڵەبجە، منیش لەگەڵتم ڕاستە، بەڵام ئەمێ شتێک بۆ ڕوونکەمەوە لە بەرەوەی سیاسەتی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا ئەو سایما چوین ڕووپێویمانە کرد، بە ئیجباری خەڵکمان وەرەگرت، بە ئیجباری سامپڵمان لێ وەرەگرت و پشکنینمان بۆ کرد.
بەڵام لەبەرەوەی کە سیاسەتی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا گۆڕا ئێمە ئێستا ئەو کەسانە کە ئێنە نەخۆشخانەی وەفا نەخۆشخانەی کۆرۆنا سامپڵیان لێوەرەگرین خۆشت ئیشارەتت بێدا ئێمە دامی سلێمانی شەکەین چونکە سلێمانی هەموو کات دامی ئێمەی کردووە لە ئێستا لەبەرەوەی لۆدێکی زۆری لەسرە ئێمە دەستمان نەناوە بەڕووی هیچ کەسێکەوە کە پشکنینی بۆ نەکەین گرنگی لەوەدا نییە ژمارەی پشکنینەکان زۆر بێت لە حاڵێکە کە ئێمە لە ئێستادا لە مەترسیان بەڵام گرنگیەکەی لەوەدایە کە خەڵکانێک دەرێ ناو نەخۆشخانەکە کە نیشانەیان هەیە ئەوانە بێ پشکنین نەکەی ئێمە لێت ناشارمەوە ناچینە ناو بازار و شوێنە گشتیەکان وەکو پێشووتر لە ئێستادا ئەگەر کارێکی وا بکرێت بە هەدەردانە چونکە ئێمە لە ناو کۆمەڵگایە هەڵگرەکان توشبۆکانمان هەیە باشە دکتۆر ببوورە لەبەرەوەی کاتی بەرنامەکە زۆر کەمی ماوە مەجبورم پرسیارەکان زۆر بە خێرایی بکەم بۆی وەڵامەکان وەربگرم حاڵی هەڵەبجە ئێستا چۆنەوە تا چەند هاوڵاتیان پابندی ڕێنمایەکانن سواز بخوا حاڵی بەگشتی خراپ نییە وەکو خراپ بەڵام لەبەرەوەی کە لە دوێنێ و پێرێدا ئێمەش مردنی تێکەوت ئەو نەخۆشخانەیە ئێمە بە باشی نازانین بەڵام بۆ ئێستا بە بەراورد لەگەڵ شارەکانی تر ڕێژەی مردن کەمترە و ڕێژەی توشبوونیش کەمترە بەدەر لەوەی کە ئێمە سنوورێکی فراوانمان هەیە لەگەڵ وڵاتی کۆماری ئیسلامی ئێران و نەخۆشیەکەش لە ناوماندا هەیە بەڵام بەداخەوە پابندی هاوڵاتیان زۆر کەمە هەندێک لێرە و لەوێ لە شوێنە گشتیەکانیش کۆبوونەوە هەیە ئێمە لە کۆبوونەوەی ئۆپراسیۆنی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنای ڕامەنگیانووە کە پێویستەکە ڕێگری بکرن لەو گردبوونەوە و کۆبوونەوانە لە هەر بۆنەیەک بێ لە هەر شوێنێکی گشتی بێ بۆی بتوانین لە کاتی سورعەتی بڵاوبوونەوەی نەخۆشیەکە کەمتر بکەینەوە هاوڵاتیان خۆیان ئەتوانن خێرایی بڵاوبوونەوەی نەخۆشیەکە کەمتر بکەنەوە بەم جۆرەش لۆد لەسەر نەخۆشخانەکە کەمترە بێت ئێستا نەخۆشخانەکە لە لێواری پڕبووندایە لە ئەگەری پلانی بی نەخۆشخانەی دووەم نەخۆشخانەی بەرکەوتوانی چێ کیمیاویە نەخۆشخانەی بیارە یەکێکە لە ئۆپشنەکان بەمە خوازیار نین ئێمە نەخۆشخانانە پڕکەین لە نەخۆش کە نیشانەشیان هەبێت باشە دکتۆر هەر لەسەر پابندبوونی هاوڵاتیان من لە هەڵەبجە زۆر بە دەگمەن بینی و مایانی هاوڵاتیەک دەستکێش یان دەمامک بەکار بهێنێ ئەم حاڵەتە بۆ وایە لە هەڵەبجە بەداخەوە وەکو سەرجەم شارەکانی تر ئەو شەپۆلە ئەعلامیەی کە کۆرۆنای بە وەهم و بە سیاسی کرد و بەوەی کرد کە ئەمە کاری دەسەڵاتە بۆ ئەوەی ئۆپۆزیسیۆن بێدەنگ بێ نازانم بۆ هەر هۆکارێک وای کرد کە متمانەی هاوڵاتیان بە حکوومەت و لە ناو حکوومەت شابەکەتی تەندروستی و بە ئێمەمانان کەم بێتەوە لەوەی کە وەکو ئەوسا گوێ لە قسەکانمان ناگیرێت ئەوەی ئەوسا لە شەپۆلی یەکەمدا تەندروستی بووە هۆی ئەوەی کە بتوانێت یەکێک لە فاکتەرە ئەساسیەکان بێ بۆ کەرتی تەندروستی مەبەستم و لێ پرسراوانی کە لە بڵاوبوونەوەی نەخۆشیەکە ڕێگری بکەن بەڵام بینیتان هەندێک کەناڵی نابەرپرس و سیاسەتمەداری هەڵتۆقی و نازانم بازرگان و هەر کەسێکی تر وای کرد کە ئێستا سیاست تێکەڵی کۆرۆنا بوو کۆرۆنایان بە سیاسی کرد عاقبەتی کۆرۆنا وای لێهات کە خەڵکانێک باشە دکتۆر لەو سینۆ حاڵەتی توشبوونەی کە لە هەڵەبجە هەیە ئێستا باری تەندروستیان چۆنەوە لە وەکو بەڕێوەبەراتی گشتی تەندروستی هەڵەبجە ئێوە وەکو ئەو ئۆپشنانەی کە دیکە باست کرد نەخۆشخانەی کیمیاباران و نەخۆشخانەی بیارە توانای ئیستیعابی چەند نەخۆشی کۆرۆناتان هەیە کاکە ڕێبینجان پێویست ناکە هاوڵاتیان ئێمە تاقی بکەنەوە کە بزان کەرتی تەندروستیەکە توانە و تەقبولی چەند نەخۆشی هەیە توانە و تاقی ئێمە بۆ وەرگرتنی نەخۆش زۆر کەمە ئەگەر کەم نەبێت ئۆکسسیجین کەمە ئەگەر کەم نەبێت ئامێریە ناسەدانی دەستکرد کەمە پێویستەکە هاوڵاتیان خۆیان نەخەنە ناو نەخۆشخانەکانەوە لە ئێستادا ئەگەر ئێمە ئەو پڕی تاقی خۆمان بەکاربێنین زیاد لە 100 نەخۆش زیاتر ناتوانین ڕاگرین ئەگەر لە حاڵەتی ئەوەشا کە بودجەمان بۆ دابین کەن تا ئێستا کە دابین نەکراوە ئەگەر لە حاڵەتی ئەوەشا کە تەواوی شتەکان لە ساڵحی ئێمە و بەخواستی ئێمە بڕات بەڵام بۆ ئێستا زیاد لە 100 کەس ناتوانین پزیشکان و کارمەندان هیلاکن موچیان نییە بەدەر لەوەی پێزانینیشیان نیە لەلایەن هەندێک لە هاوڵاتیانەوە کامە نازانم خوازیانم دەستێک بێ لە پشتی نەک سروشتی هاوڵاتیان بێت چونکە کەرتی تەندروستی پێویستە لە ئێستادا
جێی ڕێز و باشە دکتۆر باچمە سەر گرفتەکانەوە کە خۆت باست کرد زۆر لە هەڵەبجە باسی گرفتی بودجە دەکرێت تا ئێستا بودجە چەند دەبێت بودجەت نەهاتوو هیچ بودجەیەکتان بۆ نەهاتووە سەرۆکی حکوومەت یاریمی کوردستان بۆ خۆی گوتی کە 2 ملیارد دینار ئەمە 2 ڕۆژە بێ ئەم قسەی کردو 2 ملیارد دینار دەڵێم دەنێرم بۆ پارێزگای سلێمانی و هەڵەبجە هیچ لەو بودجەیەتان بەدەست گەشتووە؟ جارێ گەیشتنی ئەو بودجەیە زوو باسی لێ بکەین بەڵام سەبارەت بۆی کە پێشووتر بودجە گەیشت بێت یان نا بێ ئینسافی ئەگەر بڵێم نەگەیشتووە بگرە لە کاتێکی شابووین ئێمە کۆرۆنامان وا تێپەڕان لەگەڵ کۆرۆنایەوە دەست و پەنجەمان نەرم کرد کە ئێمە گەشەمان کرد وەکو کەرتی تەندروستی بەجیا لە سەرجەم سێکتەرەکانی کە کۆلاپسیان کردو بەڵام ئێمە گەشەمان کرد بۆی کە تاقیگەی مۆلیکولەرمان کردەوە هەم لەسەر ئەو بودجێ بوو کە بۆ پارێزگای هەڵەبجە دابێتکرا بوو ئامێری هەناسەدانی دەستکردمان کڕی لەسەر ئەو بودجێ بوو کە بۆ بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەڵەبجەدانرا بوو بەڵام ئێمە هەموو کات گلەییەکانمان وەکو کاربەدەستانی هەڵەبجە لەوەی کە بودجەکانمان کەمە بۆ لەبەرەوەی ئێمە لەوەیان لە ئینتیقالیان تا ئێستا لە قەزاوە بووین بە پارێزگاکەمان هێشتا سیماکانی بە پارێزگابوونی تیادا تۆخ نەبووتەوە ئێمە خوازیانی وەکو پارێزگاکانی تری هەرێمی کوردستان ماوەڵەمان لەگەڵ بکرێت باشە لە سەرەتای دەستپێکردنی گرفتی کۆرۆنا لە مانگی سێوە تاوکو ئێستا چەند بودجە بۆ پارێزگای هەڵەبجە نێراوە مەوەستم ینی بەڕێوەبەراتی گشتی تەندروستی ئێوەیە ئێمە زیاد لە 450 میلیۆن دینار 250 میلیۆن دینار لە حکوومەتی عراقی و 200 میلیۆن دینار لە حکوومەتی هەرێمی کوردستان پێویستان بە بودجەی چەندی دیکە هەیە دکتۆر ئێمە ئەگەر بمانەوێت نەخۆشخانەکانمان وا لێ بکەین کە بتوانن ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا یاخود کیت جەنابەت پشکنین وتت پشکنین کەمە منیش لەگەڵتم ئێمە لە ئێستادا پارەشمان لە بەردەمە ناتوانین کیت بکڕین لەبەرەوەی خواستێکی زۆری لەسەر عالەمیان و بە پارەش دەست ئێمە ناکەوێت ئەگەر مێمە بمانەوێت بودجەیەکی وا شایستە بە هەڵەبجە و بوای لێ بکەین کە ئێمە بتوانین هەڵەبجە وەکو شارەکانی تر ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا بتوانێت تێپەڕێنێ و پێویستی بە ئامێری هەناسەدانی دەستکرد نەبێ ئێمە زیاد پێویستمان لە ئێستادا بە 500 میلیۆن دینارە بۆی بتوانین هەندێک ئامێری و ئەدەواتی پزیشکی خۆپارێزی بکڕین بەڵێنیان پیاون ئەو بودجەیەتان بۆ بنێرن دکتۆر زۆر کەمە لەو بودجەی کە جەنابەت باس کرد 2 ملیارد دینارە کە سەرۆکی حکوومەت دابینی کردووە بۆ ملیارد دینار لەو بودجەیە ئێمە خوازیانی پشکی شێرمان بکەوێت لەبەرەوەی کە یەکەم وەگوتن تاقیگەی مۆلیکولەر لەبەر نەبوونی ئێمە کادرمان هەیە خۆبەخشانە کار دەکات ئەشتوانین لە ئاستی زانستیا ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا و ئەو پشکنینانە و چۆنیەتی دابشکردنی ئەو پشکنینانە بەپێی نەخۆشەکان یان بەپێی خواستی نەخۆشخانەکان ڕێک بخەین بەڵام لەبەرەوەی کە باشە دکتۆر لەبەرەوەی کاتم نەماوە ببوورێک پرسیاری دیکە لەسەر توانای مرۆیی گرفتان هەیە لە توانای مرۆیی مانگرتنی پزیشکان گەشت بەچی ماوەیەکی ڕابردوو پێش ئەوەی کە پزیشکان لەسەر موچەمان بگرن لە بەڕێوەبەراتی گشتی تەندروستی هەڵەبجە هەندێک لە پزیشکان و کارمەندانی تەندروستی مانیان گرت بە تەهدیدی گلەییان لە ڕێکارە ئیداریەکانی ئێوە هەبوو ئەو گرفتەتان چارەسەر کردووە ئێستا هیچ گرفتێکی توانای مرۆیتان هەیە؟ لەبەرەوەی گلەیەکان لە ڕێکارە ئیداریەکان بوو لەوانە بوون کە هەندێک داوای گواستنیان کردبوو بۆ هەڵەبجە ئێمە نەمان کردبوو لەبەر شاری شەهیدان و لەبەر ئەو دانیشتوانەی کە لێرە بوون ڕاست ئێمە لە نیگەرانیەکانی ئەو هاوڕێیانامان تێگەین بەڵام ئەوەی کە لە تواناماندا بێ ئێستا نەمانتوانیەوە بیان گوازینەوە هەر شتێک هەر ئیجرایەتێک بەرامبەریان کرابێ لە مەساڵحی خەڵکو لەوە بووە سەبارەت بە هێزی مرۆیی سوپاس بۆخوا لە جاری یەکەمی ژوورە ئێستەش و نەخۆشخانەی کۆرۆنا فریاکەوتنەکان نەکەوتون و نەوەستاون لە ئیش خۆبەخشانە کاریان کردووە بەبێ ئەوەی کە بەدەر لەوەی کە موچەشیان نەبووە هاندانیشیان بۆ نهاتوە لەلایەن هیچ لایەنێکەوە لە ئێستادا ئەو پزیشکە بە ڕێزانش هاتوونەتەوە سەردەوام چونکە ئەو لیژنانەی لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی تەندروستی و وەزارەتی دارایی و هەروە پەرلەمانی شات پشتڕاستکرایەوە کە هیچ کێشەیەکی نەگەندەڵی نە ئیداری نییە تەنها لێکتێنەگەیشتنێک بووە ئەم لێکتێنەگەیشتانش من پێشوەختە من پێم وتی کە لەبەر ئەوە بووە کە من نەمتوانیەوە پزیشکێک بگوازمەوە نەقڵ بکەمەوە بۆ سلێمانی لە کاتێکا شارەکەی خۆم پێویستی بە میلاک بێ لە کاتێکا نەخۆشخانەی دیارەکە 3 ملیارد دیناری تێچووە
لەوەی کە دیاری هەواڵ مامجلال بوو بۆ ئەم شارە و بۆ ئەم دەڤەرە ئێمە ناتوانین لەبەر بێ میلاکی بیکەینەوە دڵنیام ئەگەر من میلاکم لەبەردەم بێ ئەو نەخۆشخانەی بە زووترین کار دەکەمەوە هەموو هەوڵ و تەقەلایەکانم بۆ ئەوە بۆ کە زیاترین ژماری پزیشک لەم شارە بێ بەڵێ نای شارمەوە لەسەر شانی ئەو پزیشکانە بۆ کە لێرە بوون من داوا لێبوردنیان لێ یەکەم کە نەمهێشتەوە بچنەوە بۆ سلێمانی بەڵام کاراسانین بۆ کردوون دەوامیان سەهلتر و ئاسانتر بووە وەکو شاری سلێمانینە بۆ کە دەوامیان زیاتر بێت یاخود لۆدیان زیاتر بێت بەڵام ئەمە بەوە بووە کە بۆی بتوانین ژێرخانێکی تەندروستی و کەرتی تەندروستی بەهێز دروست بکەین ئێمەش حەقی خۆمانە من وەکو بەڕێبەری گشتی تەندروستی هەڵەبجە و ئەو خەڵکەش کە قوربانی دا و کیمیاباران باشە دکتۆر زۆر بە کورتی ئەگەر پێم بڵێ دوا قسەی خۆشت و ڕێنمایی بۆ هاوڵاتیان بۆ ئەوەی کە پابەندی ڕێنمایەکان بن بۆ ئەوەی کە کۆرۆنا وەکو خۆت گوتت لە دەست دەرنەچێت لە ناو پارێزگای هەڵەبجە زۆر بە کورتی سوپاست دەکەم. تا ئێستا لە کەناری ئارامین ئێمە نامانەوێت کۆرۆنا وا بکات لە دەست دەرچێن هەموو خێزانێک و هەموو ماڵێک توشبوویەکی تێبچێت پێویستمانە کە ئێمە بە خەڵک ڕابگەینین و خۆشمان لە فەرمانەکانە ئەوە جێبەجێ بکەین کە ماسک و ئەدەواتەکانی خۆپارێزی لە دەستکێش و بەکارهێنانی جێڵ و هەر شتێک کە تاقیمکردنی شوێنەکان کە ببێتە هۆی ئەوەی کە ڕێگری بکەین لە وڵاوبوونەوەی بەس تەنها ماسک ئەتوانێت یەکێک بێت لە فاکتەرە گرنگەکان بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی کۆرۆنا و توشبوونی کەسانێک نزیک لەیەکەوە و مەودای کۆمەڵایەتی یەکێکی دەبێت لەوانەی کە ئەتوانێت ڕێگر بێت لە کاتێکا تۆ لەگەڵ نەخۆشێکی شاهڵس و کۆت بکەین. زۆر سپاس دکتۆر ئازاد مستەفا بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی هەڵەبجە ببوورە ماندوو نەبن زۆر سپاس کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەڵەبجە لەگەڵمان نبوون سپاس بۆ هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆمان پێشکەشکردن تەندروست بن و خواتان لەگەڵ.